بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني دنجي روشنايي. ناوي كتاب بهسترين دي بيتي جيهان لا نيوان دكتور زاكر نايكو ويليام كامبل. ناونشاني دي بيت قرآن و إنجيل لجير روشنايي زانزدا. نوسيني گفتاري دكتور زاكر نايك. ورجراني گروپی زاكر. تیراش 1000 دانا. نوبەی چاپ یەکەم ساڵی چاپ 2016 میلادی بەرامبەر 1437 کۆچی ژمارەی لاپەڕا 113 نرخ 3000 دینار ژمارەی سپاردنی 545 ساڵی 2016 پێدراوە خوێندنەوەی عەلی عومەر مۆنتاژ و کارەدەنجەکان ڕێبین کاظم بندیان خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی لاپەڕا 4 بەناوی خودای گەورە و میهرەبان. دوای نووسینی کتێبێک لەلایەن دکتۆر ویلیام کامبڵ بە ناونیشانی هەڵە زانستیەکان لە قورئاندا کە پێی وابوو قورئان لە چەند شوێنێکدا هەڵەی زەقی زانستی تێدایە و ئەم کتێبە 10 دانە ساڵ زۆرترین کڕیاری هەبووە لە ئەمریکا و ئەوروپا و تێیدا تەحدای هەموو موسڵمانانی کرد کە کەس ناتوانێت وەڵامی بداتەوە. بۆیە کۆمپیوتەرەکەی ئیسلام دکتۆر زاکر نایک لە هیندستانەوە وەڵامی تەحداکەی دکتۆر ویلیام کامبڵی دایەوە و نامەیەکی بۆ نرد. تێیدا وتی من ئامادەم لە هیندستانەوە بێم بۆ ئەمریکا تا وەڵامی یەکە بە یەکەی بابەتەکانت بدەمەوە. دوای قبولکردنی دیبەیتەکە لەلایەن هەردوو لاوە دکتۆر زاکر نایک لە هیندستانەوە بەڕێکەوت بۆ ئەمریکا بۆ دیبەیتەکە. دیبەیتێک ڕێکخرا لە نێوان دکتۆر زاکر نایک و دکتۆر ویلیام کامبڵ بە ناونیشانی قورئان و ئینجیل لەژێر ڕۆشنایی زانستی سەردەمدا. دکتۆر ویلیام کامبڵ ئەوەی لە چەندین ساڵی دەستی کەوتبوو لە بەناو هەڵەی زانستی لە قورئان گشتی کۆ کردبووە و لە ماوەی 40 خولەک خستنیە ڕوو ووتی ئەمانەن هەڵەکانی قورئان. دواتر دکتۆر زاکر نایک وەڵامی دانەدانەی گومانەکانی دکتۆر ویلیام کامبڵی لە ماوەیەکی کەمدا دایەوە. جگە لەمە دکتۆر زاکر نایک چەند پرسیارێک لە نووسەری کتێبەکەی کرد. دکتۆر ویلیام کامبڵ وتی وەڵامی قسەکانی تۆم لا نییە. کەچی چەندین ساڵ بوو دکتۆر ویلیام کامبڵ دەیوت کەس ناتوانێت وەڵامی ئەم خاڵانم بداتەوە. کەچی دکتۆر زاکر نایک لە ماوەیەکی کەمدا هەمووی بۆشی کردەوە و هیچی نەهێشتەوە کە شایەنی باسکردن بێت بۆ ویلیام کامبڵ. بۆیە ئێمە بە پێویستمان زانی تاچی کورد سوودمەند بێت لەم دیبەیتە لە شێوەی کتێبی چاپکراودا تاوەکو ئاگادار بێت کە ئەوانەی چەندین ساڵ گەڕاون بۆ بینینەوەی هەڵە لە قورئان دەستەوستانن لە ئاست زانا و شارەزایی موسڵمانان و کۆلەوارن لە ئاست زانستەکانی قورئانی پیرۆزی دوور لە خەوش. هەروەها چاوڕۆشنکەرێکیش بێت بۆ باوەڕداران و با چەواشەکاری خەڵکانێک نەخەڵەتێن کاتێ نەزانانە دەڵێن قورئان هەڵەی زانستی تێدایە. ئەمەش بە وەرجێڕانی تەواوی دیبەیتەکە بۆ سەرزمانی شیرینی کوردی. دواتر ڕێخستنی لە کتێبێکدا ئەم کتێبەی دکتۆر زاکر نایک وەڵامی زۆربەی هەرە زۆری گومانەکان دەداتەوە. وەڵامی دکتۆر زاکر نایک ئەم بابەتانە لەخۆ دەگرێت. یەکەم کۆرپەلەزانی لە نێوان قورئان و زانستی سەردەم. دووەم تیشکێک بۆ سەر بابەتە بایۆلۆجیەکانی قورئان. سێەم هەڵەی ڕێزمانی لە قورئان. چوارەم وا چەندین بابەتی تری زۆر گرنگ. پشتیوان بە ئەڵڵا دوا بەدوای ئەم کتێبە چاوەڕوانی ئەم کتێبانەی خوارەوەش بن. ئایا ئەڵڵا بوونی هەیە؟ ئایا قورئان گوفتاری ئەڵڵایە؟ یەکبوونی کۆمەڵەی موسڵمانان بە هیوای سوودمەندبوونی گوێگر و خوێنەری خۆشەویست. گروپی زاکر نایک. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەهێزترین دیبەیتی جیهان دەستپێکی دیبەیتەکە لاپەڕا 6. السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. واتە ئاشتی و پیرۆزی
خوا بڕژێت بەسەرتانە. لە ساڵی 2000 لەلایەن ڕێکخراوە ئیسلامیەکانی ئەمریکای باکوور گفتوگۆیەک ڕێکخرا لەسەر قورئان و ئینجیل بۆ هەریەک لە دکتۆر کامبێڵ و دکتۆر زاکیر و بازنەی ئیسلامی ئەمریکای باکوور ئەم دانیشتەی ساز کرد. پێشەچیەک دەربارەی ژیان و چاڵاکی دکتۆر ویلیام کامبڵ. دکتۆر ویلیام کامبڵ کاری پزیشکی لە گلیڤلاند ئۆهایۆ لە زانکۆی کیس کردووە. 20 ساڵ لە مەغریب کاری کردووە و هەر لەوێ فێری زمانی عارەبی بووە و لە دوای 7 مانگ لە تونس کتێبێکی نووسی بۆ وەڵامدانەوەی موریس بۆکای. لە تەمەنی 74 ساڵیدا بۆتە خاوەنی 10 کوڕەزا و کچەزا. دکتۆر ویلیام کامبڵ قسەی خۆی ئەکات لەسەر بابەتی قورئان و ئینجیل لەژێر ڕۆشنایی زانستدا. سڵاو لە دکتۆر نایک و سڵاو لە ئامادەبووان. ئەمەوێت سڵاوی یاهوویتان پێڕابگەێنم کە ناسراوتر بە جیۆهۆڤا کە دروستکەری مەزنی هەموو شتێکە و هەموانی خۆش ئەوێت ئەمشەو بەو وتە دەست پێ ئەەکەم. ئەمشەو لەبارەی وتەی قورئان و ئینجیلەوە ئەدوێن توێژەرانی زمانەوانی مانای وشە و دەستەواژە و ڕستەی قسەکەر ڕوون ئەکەنەوە کە چییە و مەبەستی چییە و ئەوەی کەسێکە یان کۆمەڵێکە گوێ ئەگرن لە قورئانەوە کە مانای چی بووە بۆ محەممەد و ئەوانەی گوێیان گرتووە لێی و لەباری ئینجیل کە مانای چی بووە بۆ موسا و عیسا و ئەوانەی گوێیان گرتووە بۆی. بۆ پشکنینی ئەم بابەتانە بەکارهێنانی هەموو دەقەکانی قورئان و ئینجیلمان لەدەستە. لەگەڵ ئەوەشە هۆندراوە و ئەدەبیاتی ئەو سەردەمانەمان لەبەردەستدایە بۆ مزگێنی عیسا پەیمانی نوێ هی سەدەی یەکەمی میلادیمان لایە و بۆ قورئان دەقی یەکەم سەدەی کۆچیمان لایە. ئەگەر دوای ڕاستیەکان ئەکەویت نابێت مانای تازە بۆ دەقەکان دروستکەین. ئەگەر ئێمە بەڕاستی بە دوای ڕاستیەکانە ئەگەڕین نابێت درۆکردنی تێدا بێت. نمونەیەک لەوەی کە باسی ئەەکەم باسی دوو فەرهەنگ ئەکات کە یەکێکیانم لە ماڵەوە هەیە. یەکێکیان هی 1951 و ئەوی تر هی 1991. یەکەم مانای بەراز لەم قاموسانە. بەرازێکی تازە پێگەیشتووە لە هەردوو ڕەگەز. مانای دووەم هەر بەرازێک چێوی یان ماڵی زیندوو یان مردوو. سەیەم گۆشتی بەراز هەر وەک مانای یەکەمە. مانایەکی تری کەسێکە یان ئاژەڵێک کە سروشتی بەرازی هەبێت هەمان مانای یەکەمە کەسێکی زۆرخۆر و پیسخۆر لێرەیە ئاسن بتوێننەوە لە شێوەی بەراز. ئاسنی بەراز دەردەچێت کە هەر یەکێکە بەڵام لە خوارتر مانای تازەمان هەیە. ئەویش ئەفسەری پۆلیسە. ئایا بە پۆلیس ئەوترێت بەراز؟ باشە پرسیارەکە لێرەیە ئەوەیە لە تەوراتدا ئەڵێت نابێت بەراز بخۆیت. ئایا ئەتوانم بڵێم ئەوە مەبەستی لە پۆلیسە؟ نابێت پۆلیس بخورێت؟ بەدڵنیاییەوە ئەوە وانییە. لە قورئانە ئەڵڵا ئەفەرموێت نابێت بەراز بخۆیت. ئایا ئەتوانم تەرجمەی کەم و بڵێم نابێت پیاوی پۆلیس بخۆم؟ بێگومان نا، شتێکی بێمانە ئەبێت و درۆشە لە هەمان کاتە. محەممەد مەبەستی پێ لە پۆلیس نەبووە. موسا بە هەمان شێوە مەبەستی ئەوە نەبووە لەوانەیە مانای نوێمان نەبێت. پێویستە ئەو مانایانە بزانین کە سەدەیەکی میلادی بەکاری بهێنین کە هەبووە بۆ ئینجیل و سەدەی یەکەمی کۆچی بۆ قورئان. با ئێستا بزانین قورئان چی ئەڵێت لەبارەی زانستی کۆرپەلە ناسیەوە. وتراوە کە بیرۆکەی گەشەی کۆرپەلە بە چەند قۆناغێکدا زانستێکی نوێیە و قورئان هاوکار و هاوتایە بەوەی کە ئەو قۆناغە شێوە ئەکات لە کتێبی هیکیس مۆردا. دکتۆر مۆر بانگەشەی ئەوە ئەکات کە قۆناغەکانی گەشەکردنی کۆرپەلە لە ئەندامی زاوزێدا تا سەدەی 15 باسی لێ نەکراوە و ڕوون نەکراوەتەوە. ئەم بانگەشەی دکتۆر کیس مۆر ئەکەینە کێشانەوە و بە هەڵسانگاندنی مانای وشە عەرەبیەکانی قورئان. پاشان بە پشکنین با ڕووداوە مێژویەکانە ئەچینەوە سەر ژینگە و ژیانی سەردەمی قورئان. سەرەتا بە هەڵسەنگاندنی وشەی ئەلعەلەقە دەست پێ ئەکەین کە لە دەقە سەرەکیەکانە وشەی ئەلعەلەقە بە تاک و ئەلعەلەق بەکۆ 6 جار بەکار هێنراوە. لە سوورەتی ئەلقیامە واتە زیندیبوونەوە لە ئایەتی 37 بۆ 39 ئەفەرموێت ئەوە مرۆڤ نەبوو کە قەترەیەک مەنی ئەڕژایە شوێنی خۆی و دواتر بووە عەلەقە وەخوا شێوەی بۆ دروستکردن و وەنێر و مەیان لێ دروست دەبێت. و لە سوورەتی ئەلمؤمینوندا ئایەتی 40 بۆ 67 دەڵێت هەر ئەوە دروستی کردوون لە خۆڵ و دواتر لە دڵۆپێک سپێرم و دواتر لە پارچەیەک خوێنی شێوە کرمی هەڵواسراو و دواتر ئەتانکات با منداڵ بۆ ئەوەی تێبگەن.
لە سوورەتی ئەلحەجدا ئایەتی 5 دەفەرموێت ئەی خەڵچینە ئەگەر گومانتان هەیە لە زیندوو بوونەوە بزانن کە دروستمان کردوون لە خۆڵ دواتر لە دڵۆپێک تۆ و دواتر لە ئەلعەلەقا خوێنی مەی و دواتر لە گۆشتپارەیەکی سیمادار یان ناتەواو و کۆتا ئاەت لە سوورەتی ئەلمؤمینون باوەڕداران لە ئایەتی 12 بۆ 14 دەفەرمێت بەڕاستی ئێمە مرۆڤمان دروست کردووە لە پێکاتەی زەویەکی تەڕ واتە قوڕ و دواتر کردمان بە دڵۆپێک لە شوێنێکی پارێزرا و دواتر ئەو دڵۆپەتەوەمان کرد بە خۆ هەڵواسەرێک ئەلعەلەقا و لە عەلەقەش گۆشتپارەیەکمان دروست کردووە و لە گۆشتپارەکە ئێسکمان دروست کردووە و ئێسکەکانمان با پێست گۆشت داپۆشی دواتر لە شێوەیەکی تردا دروستمان کردن لێرەدا قۆناغەکانی دروستبوونی کۆرپەلەمان هەیە نوتفە واتە سپێرم العەلەقا واتە خوێنی مەی و مودغا واتە پارچەیەک گۆشت عیظام واتە ئێسقان و قۆناغی پێنجەم داپۆشینی ئێسقانە بە ماسوولکە زیاتر لە چەند سەد ساڵ لەمەوپێش ئەلعەلەقا بەم شێوەیە تەفسیر کراوە دە تەفسیری هەیە لێرەدا هەمووی ناخوێنمەوە سیانیان فەڕەنسیە کە دەڵێت خوێنی مەی و 5 تەفسیریان ئینگلیزین کە دەڵێن خوێنی مەیوە یان دەڵێن خوێنی مەی و لە شێوەی کرما و یەک تەفسیری زمانی ئیندۆنۆزی کە ئەویش ئەڵێت خوێنی مەی و کۆتا تەفسیر زمانی فارسیە دەڵێت خوێنی مەیوە هەر کەسێ سەرەتای دروستبوونی کۆرپەلەی خوێن دەبێت ئەزانێت کە قۆناغێک نییە وەک قۆناغی خوێنی مەی و ئەلعەلەقا لە قۆناغەکانە هەر بۆیە ئەمە کێشەیەکی گەورەی زانستیە لە قاموس وشەکانی عەبدولنووردا تاکە وشە کە دانرا بێت بۆ ئەلعەلەقا خوێنی مەیوە لەم وشەیەدا کە مێینەی تاکە خوێنی مەی و شێوە کرمی زەرروو و لە باکووری ئەفریقیا تا ئێستاش ئەو دوو مانایە بەکارێت زۆر نەخۆش سەردانیان کردوم بۆ ئەوەی ئەو پارچە خوێنەیان بۆ لابەرم لە قوڕجیانە و زۆر ئافرەت سەردانیان کردوم و پێیان وتوم سووڕی مانگانەم نەهاتووە کە پێیان ئەڵێم داوای لێبوردن ئەکەم ناتوانم دەرمانت بەمێ چونکە ئەوە منداڵت ئەبێت ئەڵێن هێشتا هەر خوێنە کەواتە ئەوان لەم بیرۆکانەی قورئان تێگەیشتون لە کۆتاییە یەکەم ئاەتشی ئەکەینەوە کە بۆ محەممەد هاتووە لە مەککە ئەمانە لە سوورەتی ئەلعەلەق ژمارە 96 پێی ئەوترێت ئەلعەلەق لە وشەی کە ئەبێت بیزانین لە ئاەتی 1 و 2 ئەڵێت بەناوی خوای تۆ کە مرۆڤی لە عەلەق دروست کردووە ئەمە وشەیەکە لە شێوەی کۆدا چونکە ئەم وشەیە ئەکرێت مانای تری هەبێت چونکە ئەلعەلەق لە ڕەجی کردداری ئەلعەلەقەوە هاتووە وشەکە یەکسانە بە کردار یەکسانە بە جێڕەندی ئینگلیزی واتە پرۆسەی کردار وەک لە ڕستەی مەلەکردن خۆشە کەواتە ئەبێت مانای خۆ هەڵواسین خۆبەستنەوە بگێنێت مفەسیر و وەرجێڕ وشەی ئەلعەلەقیان وەک خوێنی مەی و خەست لێک داوەتەوە لە ئاەتی دووەمدا سەرباری ژمارەی زۆری مفەسیرانی ئەم وشەیە کە مانای خوێنی مەیوی ئەیەنێ دکتۆری فەڕەنسی مۆریس بۆکای وتەی خۆی هەیە ئەڵێت ئەگەری ئەوەی خوێنەر بە هەڵەدا بچن کێشەی مانای وشەکانە بۆ نمونە زۆربەی وەرجێردراوەکانی دروستبوونی مرۆڤ وەک خوێنی مەی و لێک ئەدەنەوە ئەم لێکدانەوەیە ڕاست نییە لە ڕووی زانستیەوە و بە تایبەتی بۆ کەسێک کە شارەزا بێت لەو بوارەدا ئەمە دەری ئەخات کە چەند گرنگە پەیوەندی نێوان زمانەوانی زانیاری زانستی کە دێتە سەر تێگەیشتنی قورئان لە باسی مرۆڤ دروستبووندا واتە بە کورتی مۆریس بۆکای ئەڵێت کەس قورئانی وەرنەجێڕاوە بەڕاستی و دروستی هەتا من هاتم و لێکدانەوەم بۆ کرد بە بۆچوونی دکتۆر بۆکای مانای چۆن ڕوون بکەینەوە ئەو پێشنیاری ئەوە ئەکات کە لە بڕی وشەی خوێنی مەی و وشەی ئەلعەلەقا مانای هەڵگرێک بدات ئەویش بۆ ئەو کۆرپەلەیە ئەگەڕێتەوە کە لە ڕێگەی وێڵاشەوە هەڵواسراوە بە منداڵدانی دایکەوە بەڵام خانمان ئەوانەی کە سچیان پڕ بووە ئەزانن کە ئەو شتەی خۆی هەڵئەواسێت لە خۆ هەڵواسین نابێتەوە تا ببێتە گۆشتپارە بەردەوام خۆی هەڵواسیوە و بەستراوە با ویڵاشکە و بۆ ماوەی 8 مانگونی و 3 دەقەکان ئەڵێن گۆشتە جۆراوەکە ئەبێت ئێسک و ئێسکەکان دا ئەپۆشرێن بە ماسوولکە شێوەی ئێسکە پەیکەر دەردەکەوێت و دواتر دا ئەپۆشرێتەوە بە گۆشت و دکتۆر بۆکای خۆی باش ئەزانێت کە ئەمە هەڵەیە ماسوولکەکانی ئێسکە نەرمە لە سەرەتای دروستبوونی خانەوە دروست ئەبن لە کۆتایی هەفتەی 8دا تەنها چەند ناوەندێکی دابەشبوون دروست ئەبێت بۆ کالسیۆم پێدان
بەڵام کۆرپەلەکە توانای جوڵاندنی ماسوولکەی هەیە لەم کاتەیە دکتۆر سادلەر لە نامەیەکی تایبەتدا کە پرۆفیسۆری یاریدەدەرە لە توێکاری لەشی مرۆڤدا خاوەنی کتێبی زمانی کۆرپەلە زانیە دەڵێت لە هەفتەی هەشتەمدا لە دوای قۆناغی بەیەکگەیشتنی سپێرم و هێلکە قەفەزەی سنگ کڕکڕاگەی دروست ئەبێت نەک ئێسکەکەی و ماسوولکەکان دروست بوون هەر لەو کاتەیە پرۆسەی کالسیۆم پێیان دەست پێ ئەکات و ماسوولکەکان توانای جوولەیان هەیە لە هەشتەمین هەفتەدا گەردوو شایەت هەبێت باشترە بۆ ئەم مەبەستە بابزانین دکتۆر کیسمۆر چی ئەڵێت لەبارەی قۆناغەکانی گەشەی ئێسک و ماسوولکەوە لە کتێبی گەشەی مرۆڤدا لە بەشی 15 و 17 ئەم زانیاریانەمان دەست ئەکەوێت کۆ ئەندامی ئێسکە پەیکەر لە دروستبوونی ماسوولکەی پەلەکان لێرەیە کڕگڕاکەمان هەیە مادەی کڕکڕاگەیە بەڵام لا شێوەی ئێسکە دواتر مادەی کالسیۆمی تیا دروست ئەبێت و دواتر ئێسک دروست ئەبێت لە ڕێگەی کالسیۆم پێدانەوە هەرکە ئێسکە کە دروست بوو چینێکی نەرم گەشە ئەکات کۆمەڵێک ئێسکی ڕق لە هەر پەلێک جیایان ئەکاتەوە بۆ کۆمەڵە ئێسکێکی فراوانتر و جێگیرتر واتە ماسوولکەی پەلەکان لە یەک کاتدا گەشە ئەکەن لە کاتی بوونی ئەوە تا لێرە گڕکڕاکە و لێرەیە ماسوولکەیە و لە دەوری گەشە ئەکەن لە گفتوگۆیەکەی تایبەت لەگەڵ دکتۆر مۆردا وتەکانی دکتۆر سادلەرم نیشانیە و لە وەڵامە بەوە ڕازی بوو کە ئەوەی دکتۆر سادلەر بێکێشەیە لە ئەنجامدا دکتۆر سادلەر و دکتۆر مۆر هاوڕان کە هیچ کاتێک نییە کە ئێسکەکان دروست بوون و ماسوولکە لە دەوریان بێت ماسوولکەکان دروست بوون بە چەند هەفتەیەک پێش دروستبوونی ئێسکەکان سەرباری ئەوە قورئان ئەڵێت ئێسک لە دوای ماسوولکەیەت قورئان لە هەڵەیەکی گەورەیە کێشەکان زۆر لەوە گەورەترن کە چارەسەر بکرێن بابگەڕینەوە سەر وشەی ئەلعەلەقا دکتۆر مۆریش پێشنیاری هەیە ئەڵێت دەقێکی تر لە قورئانە باسی شێوە کرمێک ئەکات کە جوراوە وەک قۆناغەکانی گەشەکردنی کۆرپەلا لەم پێناسەیە پێشنیاری ئەوە ئەکات کە کۆرپەی 23 ڕۆژ 3 ملیمەتر درێژە کە بەقەدەر سەرپەنجەیەک ئەبێت ئەگەر زیاتر لێی ورد بیتەوە و سەیری وێنەی تیشکی ئێکسی ڕۆژی 22 بکەین کە بربڕەی پشتی هێشتا کراوەیە وەگەر ڕۆژی 23 یەم سەیری بکەین بە هەمان شێوە لە هەموو لایەکەوە کراوەتەوە و سەریشی کراوەتەوە و هیچ لا کرمی زەرو ناچێت لە کۆتاییە ئەم وێنەیەکی ڕۆژی 23 کۆرپەلەمان هەیە بە هیچ شێوەیەک لە کرمی زەرو ناچێت کێشە گەورەکە لەم دوو مانایەی وشەی ئەلعەلەقەیە ئەوەیە کە بەڵگا بەکارهێنراوی نمونەی وشەکە نییە لە لای خەڵکی عەرەب لە سەدەکانی سەردەمی هیجرەتەوە تاکە ڕێگە بۆ جێگیرکردنی مانای وشەکە بەکارهێنانیەتی تاکە ڕێگە بۆ ئەوەی بزانین کە ئایا وشەی تاچی بۆ مەی ئەلعەلەقە مانای کۆرپەلەی 3 ملیمەتریەت یان شتێکە کە خۆی هەڵ ئەواسێت ئەبێت ڕستەی بەکارهێنرا و بهێنین لە ئەدەبی عەرەبی مەککە و مەدینە لە نزیک سەردەمی موحەممەدەوە بە تایبەتی لە زمانی قوڕەیشەوە و ئەمە کارێکی ئاسان نییە چونکە ئیشێکی زۆر کراوە لە زمانی عەرەبی قوڕەیش مسلمانەکانی ئەو سەردەمە ژیرانە لەو مانایەنە تێگەیشتون کە وشەکانی قورئان بە تەواوی مانای چییە هەر بەو مەبەستە لێکۆڵینەوەی گشتگیری کردووە لەسەر زمانەکەیان و ڕەوانبێژجیەکەیان حەمزە ئەبوبەکر ئیمامی پێشووی مزگەوتی گەورەی پاریس کە ئەو بابەتەی کردەوە لە کۆنفرانسێکدا لەسەر یەکتاپەرستیدا لە 1985 پرسیارێکی ئاڕاستەی ئامادەبوان کردووە ئایا تێگەیشتنی دەقەکانی قورئان لە سەردەمی موحەممەددا جێگیرە و لە وەڵامدا ئەڵێت بەپێی لێکدانەوەی ڕەوانبێژی ئەو کاتە بێت بەڵێ جێگیرە ئەتوانین لێرەدا بە کورتی بڵێن ئەگەر دەقەکانی کە ئاسوودەیی گیانی و هیوا ئەبەخشێت بە مسلمانان چەسپاو بمێننەوە ئەبێت بەیاننامە زانستیەکانی ناو دەقەکانی قورئانیش جێگیر بن مەگەر بەڵگەی تازە پێشکەش بکرێت گرنگێکی زۆری هەیە لە کاتێکدا هەندێک دەقی قورئان بانگەشەی ئەوە ئەکەن کە ئەم زانیاریانە بەڵگەن کە لە خواوەیە وەک لە سوورەتی ئەلمؤمینوندا کە ئەڵێت کە ئەوە دروستی کردوون لە خۆڵ دواتر لە سپێرم و دواتر لە خوێنی مەیی و عەلەقا و بۆ ئەوەی تێبگەن و لە سوورەتی ئەلحەجدا ئەڵێت ئەگەر خەڵچینە گومانتان هەیە لە زیندی بوونەوە بیر بکەنەوە بەو مەبەستە لێرەیە پرسیارێک ئەکەین ئەگەر بەڵگەیەکی ڕوونە و لە خواوەیە خەڵکی مەکە و مەدینە چۆن تێگەیشتون لە وشەی ئەلعەلەقا ڕێگەیان نیشان ئەیات بۆیە ئیمان و زیندوو بوونەوە
وەڵامەکەی ئەوەیە کە لێکۆڵینەوە بکەین لا مێژووی ئەو بارودۆخە کاتێ محەممەد تا تێبگەین محەممەد و هاوەڵانی چیان زانیوە لە کۆرپەلەزانی. سەرەتا لە هیپۆکراتیسەوە دەست پێ ئەکەین بە پێ باشترین بەڵگا لە دوورگەیەکی یۆنان لادایک بووە لە 406 ساڵی پێش میلاد. ئەویش چەند قۆناغێکی بۆ کۆرپەلە داناوە کە بەم شێوەیەن: سپێرم کە مادەیەکە لە هەموو لەشی دایک و باوکەکەدایە. سپێرمی لاواز لە بەشە لاوازەکانەوە دێت و سپێرمی بەهێز لە بەشە بەهێزەکانی لاشەوە دێت. لە دوای ئەو باسی مەیاندنی خوێنی دایک ئەکات تۆ وە کۆر پەلەکە. اینجا توێژێکی تیا دروست ئەبێت، دواتر گەشە ئەکات، چونکە ئەوە خوێنی دایکەکەیە دێتە منداڵدانەوە. کاتێک کە ئافرەت سکی پڕ ئەبێت سووڕی مانگانەی ئەوەستێت و ئەڵێت لەبارەی گۆشتەوە. لەم قۆناغەیە لەگەڵ هاتنە خوارەوەی خوێنی مەیوی دایکەکە گۆشت دروست ئەبێت بۆ پەیدابوونی ناوک لە کۆتاییە. کە گۆشتەکە گەشە ئەکات ئێسک بە شێوەی جیا دروست ئەبێت با هەناسەدان و ئێسکەکان ڕقتر ئەبن و ئێسکەکان پەل ئەهاون و گەشە ئەکەن وەک لەقی درەخت. با بزانین ئەرستۆ چی ئەڵێت لە کتێبی جۆرەکانی ئاژەڵ لە نزیکەی 370 ساڵ پێش میلادی نووسراوە. چەند قۆناغێک باس ئەکات لەبارەی کۆرپەلەزانیەوە و لەبارەی ئاوی مەنیەوە و خوێنی سووڕی مانگان. لەم بەشەدا ئەرستۆ باسی ئاوینێر ئەکات وەک ئەوەی خۆی قۆناغێک بێت و بەدوایە ئەوەیە کە مێکە هاوبەشی ئەکات لەگەڵ نێرەکە ئەبێتە مادەیەک بۆ کارکردنی ئاوینێر لەسەری. واتە ئاوینێر خوێنی سووڕی مانگانی ئافرەتەکە ئەمەیێنێ. دواتر باسی قۆناغی گۆشت ئەکات کە دەڵێت ئەمە لە مادەیەکی پاکش دروست ئەکات و لە پاش ماوەکەی ئێسک دروست ئەبێت لە کۆتاییە لە دەوری ئێسکەکان و بەستنەوەی بە مادەیەکی ڕیشاڵی پێستەکەی کۆتایی گەشە ئەکات بە تەواوی قورئان دوای ئەم نمونەیە کەوتووە. سپێرم خوێنی مانگانە ئەمەیەنێ کە دواتر گۆشت دروست ئەکات، دواتر ئێسک بە دوایە دروست ئەبێت و لە کۆتاییە پێست بە دوای ئێسکە پەیکەردا دروست ئەبێت. ئێستا باسی بواری پزیشکی هیندستان ئەکەین بە بۆچووری چاڕاگا ساڵی 1923 میلادی. سوسروتە تۆی هاوبەشی نێر و مەیە ئەو مادەی لە لەشی نێر دەردەچێت پێی دەڵێ سوکرا واتە مەنی، و ئەوەی لە ئافرەت دەردەچێت پێی دەڵێن ئارتی فاسانی تا واتە خوێن. لە خواردنەوە دێت لە ڕێگەی خوێنەوە ئەبینین لە سەردەمی ئەماندا بە هەمان شێوە بیرۆکەیان هەبووە کە منداڵ لە خوێن و سپێرمی پیاو دروست ئەبێت. ئێستا سەیری بۆچوونی گڵادیەس گەیلان ئەکەین کە لە ساڵی 131 میلادیە بووە لە پێرگامۆن لە تورکیا. گەیلان لەسەر تۆ دەڵێت ئەو مادەی کە منداڵی لێ دروست ئەبێت تەنها خوێنی ئافرەت نییە کە ئەرستۆ باسی کردووە، بەڵکو پێک دێت لە خوێنی سووڕی مانگانە و دووتۆ. قورئان لێرەیە هاوڕایە لەگەڵ گەیلانە وەک لە سوورەتی ئینسان ژمارە 76 ئایەتی 2 ئەفەرمێت: ئێمە مرۆڤمان دروست کردووە لە تۆیەکی تێکەڵ، ئێستا سەیری قۆناغەکانی گەیلان ئەکەین. بە هەمان شێوە گەیلان وای فێر کردووە کە کۆرپەلە بە چەند قۆناغێک دروست ئەبێت. یەکەم قۆناغ ئەوەیە کە تێکەڵەی تۆوەکە دروست ئەبێت. لا قۆناغی دووەمدا تێکەڵ ئەبێت بە خوێن، لێرەدا دڵ و مێشک و جەرجی دروست نەبوون. ئەمە ئەو ماوەیەیە کە هیپۆکراتیس پێی وتووە ئەو لەمە یان کۆرپەلە. و قورئان لە سوورەتی الحەج ژمارە 22 ئایەتی 5 هەمان شت ئەڵێت. لە دوای ئەوە لە پارچە گۆشتێکی ترکە بەشێکی تەواو بەشێکی بێسیما. و ئێستا ماوەی سێمی گەشەکردن یەتە پێشەوە کە گۆشتەکە گەشە ئەکات و دەوری ئێسکەکە ئەیات. پێشتر بینیمان کە قورئان هاوڕایە لەگەڵی لە سوورەتی المؤمنون کە ئەفەرمێت ئێسکەکە دادەخەینەوە بە گۆشت. قۆناغی چوارەم و پێنجەم ئەوەیە کە هەموو بەشەکانی پەل جیابوونەتەوە. گەیلان کەسایەتیەکی زۆر گرنگ و بەناوبانگ بووە لە پزیشکدا لە نزیکی سەردەمی هیجرەتە. میسر بڕیاریدا بۆ بەڕێوەبردنی بەشی پزیشکی لە ئەلیکزاندەریا خوێندنگای پزیشکی بۆ بکرێتەوە بە بەکارهێنانی 16 کتێبی ئەو وەک بنەمایەکی خوێندن و بەردەوام بوو تا سەدەی 13 ئەبێت. ئێستا پرسیار لە خۆمان بکەین کە باری سیاسی و ئابووری و پزیشکی چۆن بووە لە وڵاتانی عەرەبی و لە سەردەمی موحەممەددا. لە یەمەن لە مەملەکەتی حەجڕەمەوت کۆچبەرەکان کە بازرگانیدا و دەرمانیان کردووە بە مەکە و مەدینەدا تێپەڕ بوون، بەرەو باکوور و دواتر بە هەموو ئەوروپا گەیشتون.
لە باکووری نیمچە دوورگەی عارەبی نزیکەی ساڵانی 500 میلادی غەساسینەکان ناوچەکانیان گرتووە لە 520دا دەستیان گر بەسەر سەحرای سووریادا تاکو مەدینەش. سووریا ئەو کات کە زمانی ئارامی بووە و نزیک بووە لە عارەبیەوە زمانی ڕەسمیان بووە لە کاتێکدا لە سەرەتای 433 جوولەکەکان تەوراتیان وەرجێڕاوەتە سەر زمانی سووریای ئەو کات. مۆزەخانەی بەریتانیا نوسخەیەکیان لای خۆیان هەڵگرتووە. ئەمە وای کرد بۆ غەساسینەکان کە مەسیحی بوون کتێبەکانیان بەردەست بێت لەم کاتەدا. سوورجیا ساینی کە لە 536 مردووە کە یەکێک بوو لە وەرجێڕە مەزنە کۆنەکان کە وەرجێڕانی کردووە لە یۆنانیەوە بۆ سریانی چەندین کاری وەرجێڕانی کردووە لە بواری پزیشکیدا. لە ناویانە 26 کتێبی گەیلان. ئەمە وای کرد کە کتێبەکان بەردەست بن لە مەملەکەتەکەی خەسرەوخان لە وڵاتی فارسەکان و هۆزەکانی خەساسینەکان کە کاریگەریان هەبووە لەسەر ناوچەی مەدین. خەسرەوخان بە عارەبی کیسرا پاشای وڵاتی فارس ناسرا بوو بە خەسرەوی مەزن. سوپاکەی زۆر ناوچەیان داگیر کرد هەتا یەمەنیش وە زۆر حەزی بە فێربوون بووە و چەندین خوێندنگای کردووە و خوێندنگای جوندی شاپور بوو بە گەورەترین مەڵبەندی ڕۆشنبیری لە ماوەی فەرمانڕەوایی خەسرەوخاندا. لەناو ئەم خوێندنگایەدا هەموو بیرۆکەکانی یۆنانی، عیبری، هیندی، فارسی، نەستوری بە ئازادی ئاڵوگۆڕی پێدەکرا. پرۆسەی فێرکردن لە سووریا بەرفراوان بووە بە تایبەتی لە زەمانی یۆنانیەکانەوە وەرجێڕان هەبووە. ئەمە مانای ئەوەیە کە بیرۆکەکانی ئەرستۆ، هیپۆکراتیس و گەیلان بەردەست بووە کاتێک کە خوێندنگای پزیشکی جوندی شاپور لە کاتی خۆیاکاری کردووە. هەنگاوی دواتر ئەوە بوو کە عەرەبە داگیرکەرەکان زۆریان لە مەسیحیەکان کرد کە دەقە پزیشکی یۆنانیەکان لە سریانیەوە وەرجێڕنە سەر عارەبی. وەرجێران لە سریانیەوە بۆ عارەبی ئاسان بوو لە کاتێکدا هەردوو زمانەکە هەمان ڕێزمانیان هەیە. لەبارەی بواری پزیشکی لە ماوەی تەمەنی محەممەددا ئەزانین کە دکتۆری سریانی هەبووە لەم سەردەمەیە، حارس بن قەلادە. باشترین و بەناوبانگترین کەس بووە لە بواری هونەری چارەسەرکردندا لە نیوەی سەدەی شەشەمدا لە تائیف لەدایک بووە لە هۆزی بەنی سەقیف. سەفەری کردووە بۆ یەمن و دواتر وڵاتی فارس کە پرۆسەی خوێندنی لەوێ کردووە لە زانستەکانی پزیشکیدا لە خوێندنگای جوندی شاپوری مەزن و شارەزا و ئاشنا بووە بە زانیاریەکانی ئەرستۆ و هیپۆکریتیس و گەیلان و خوێندنی لە دەوڵەتی فارس تەواو کردووە وەک پزیشک کاری کردووە. لەم کاتەدا بانگێشت کراوە بۆ لای پاشا خەسرە و گفتوگۆیەکی زۆری کردووە لە گەڵیدا. لە سەرەتای ئیسلامە هاتەوە بۆ عەرەبستان و نیشتەجێ دەبێتەوە لە تائیف. لەو کاتەیە ئەبولخەیر پاشای یەمەن سەردانی ئەکات لە پێناو نەخۆشیەکی دیاریکراوە کە تووشی بووە و لە بەرامبەر چارەسەرەکەیدا پاداشتی دایەوە بە بڕێک پارە کە زۆر زیاتر بووە لە ئافرەتێکی کۆیلا. هەرچەندە حارس کتێبی نەنووسیوە لە بواری پزیشکیدا، بەڵام زۆرێک لە تێبینیەکانی لەسەر کێشە پزیشکیەکان پارێزراوە لە کاتی گفتوگۆکانی لەگەڵ خەسرەوخاندا لەبارەی چاوەوە دەڵێت. پێکاتووە لە چەوری کە ئەویش بەشە سپیەکەیەتی بەشی دووەمی. ئەڵێت چاو لە ئاو پێکاتووە کە ئەویش بەشە ڕەشەکەیەتی و هەوای هەیە کە چواردەوری چاو دروست ئەکات. ئێستا ئەزانین هەموو ئەمانە هەڵەن، بەڵام ئەمانە بیرۆکەی یۆنانیەکان بوون. هەموو ئەمانە بەڵگەن لەسەر نزیکی حارس نیشان ئەیەن لەگەڵ پزیشکە یۆنانیەکانە. دکتۆر لۆشان لاکلیک لە کتێبەکەی کە ناوی مێژووی زانستی پزیشکیە بە کورتی لەسەر پزیشکانی عەرەب دەڵێت حارس بن قەلاد لە خوێندنگەی جوندی شکوور بووە و محەممەد هەندێکی لە زانیاریەکان لە حارس وەرگرتووە، هەر بۆیەکە لە هەردووچیانە زانیاری پزیشکی یۆنانی ئەبیندرێت. هەندێک جار محەممەد نەخۆشی چارەسەر کردووە، بەڵام لەگەڵ نەخۆشی سەختە ئەیناردن بۆ لای حارس. کەسێکی تری ڕۆشنبیر لە نزیکی محەممەد نادری کوڕی حارس بوو، بەڵام پەیوەندی خێزانی نییە بە حارسی کوڕی قەیلادەوە و خەڵکی قوڕەیش بووە و ئامۆزای محەممەد بووە. بە هەمان شێوە سەردانی قەڵای خەسڕەوی کردووە، لەوێ فێری فارسی و مۆسیقا بووە و بە قوڕەیشەکانی ناساندووە. دواتر لە مەککەوە کەسێکی دڵسۆز نەبووە بۆ محەممەد وەگاڵتەی بە هەندێک چیرۆکی ناو قورئان کردووە و پێغەمبەر محەممەد قەت لەسەر ئەمە لێی خۆش نەبووە. لەسەر ئەوە لە جەنجی بەدردا کە دەست بەسەرکرا دواتر کوژرا. بە شێوەیەکی پوخت ئەتوانین بڵین یەکەم عەرەبەکانی مەککە و مەدینە لە ساڵی 600دا پەیوەندی سیاسی و ئابووریان هەبووە لەگەڵ خەڵکی ئەسیوبیا و یەمەن و وڵاتی فارس و بەیزەنتین و ئامۆزایەکی محەممەد بەباشی فارسی زانی و تالێکۆڵینەوەی مۆسیقا بکات.
سێەم هۆزی خەساسینەکان کە فەرمانڕەوای سووریایان کردووە تا دەرگاکانی مەدینە زمانیان سریانی بووە کە یەکێکە لە زمانە سەرەکیەکانی فێرکردنی بواری پزیشکی لە خوێندنگای جوندی شکوڕ و زمانی ڕسمیان بوو و پاشای یەمەن سەردانی شاری تائیفی کردووە با مەبەستی ڕاوێژکاری حارس بن قەلادە کە بەباشی ڕاهێنراوە لە خوێندنگای جوندی شکوڕ باشترین خوێندنگەی پزیشکی لە دنیا و محەممەدیش نەخۆشی بۆ ئەم ناردووە. پێنجەم لە سەردەمی پێغەمبەر محەممەددا خوێندنگایەکی پزیشکی تازە دامەزرا لە ئەلگزراندیا کە 16 کتێبی گەیلانیان بەکارهێناوە. ئەمە بەڵگەیە کە محەممەد و هاوڵانی دەرفەتی تەواویان هەبووە کە تیۆرەکانی کۆرپەلەزانی ئەرستۆ و هیپۆکراتیس و گەیلانیان بیست بێت کاتێک کە سەردانی حارسی کوڕی قەلادە و دکتۆرە ناوخۆیەکانی تریان کردووە بۆ ئەم مەبەستە قورئان لە سوورەتی ئەلمؤمنون ژمارە 40 ئایەتی 67 دەفەرمێت خدا ئێوەی دروست کردووە لە خۆڵ دواتر لە دڵۆپێک سپێرم پاشان لە پارچەیەک خوێنی مەیی و شێوە کرمی زەروی بۆ ئەوەی تێبگەن دواتر لە سوورەتی ئەلحەجدا ئەڵێت ئەی خەڵچینە ئەگەر گومانتان لە زیندووبوونەوە هەیە بزانن کە دروستمان کردوون لە قوڕ پرسیاری دروست ئەوەیە کە بیر لە چی بکەینەوە و لە چی تێبگەن ئەمە قۆناغەکانە کە قورئان شێوەیان ئەکات نوتفە واتە سپێرم علەقە واتە خوێنی مەیی و مضغە واتە گۆشت عیظام واتە ئێسک و پێنجەم داپۆشینی ئێسک بە ماسوولکە وەڵامەکە زۆر ڕوونا خەڵکی ئەو کاتە بەو شێوەیە لە زانیاریە گشتی تێگەیشتبوون کە زانستی کۆرپەلەزانی بەم شێوەیە لەلایەن دکتۆرە یۆنانیەکانەوە زاندرا بوو مەبەستم ئەوە نییە گوێگرانی محەممەد هەمووی ناوی پزیشکە یۆنانیەکانیان زانی بوو بەڵام زانیاریەکانی پزیشکە یۆنانیەکانیان زانی بوو لەبارەی قۆناغەکانی گەشەی کۆرپەلا و بۆچوونیان وا بووە کە سپێرمینێر لەگەڵ خوێنی سووری مانگانەی ئافرەتدا ئەبێتە هۆی مەیاندنی خوێنەکەوە دواتر منداڵ دروست ئەکات دووەم بۆچوونیان وا بوو کە کاتێک هەیە کە منداڵەکە شێوەی هەیە و نیەتی سێم باوەڕیان وا بووە کە ئێسقان لە پێشە دروست ئەبێت و دواتر بە ماسوولکە دادەپۆشرێت ئەڵڵا خوددا ئەم زانیاریە گشتانەی بەکار ئەهێنا وەک نیشانەیەک بۆ ئەوەی گوێگران و خوێنەرانی پێڕاکێشێت کێشەکە ئەوەیە کە ئەم زانیاریە گشتیە ڕاست نەبووە و پزیشکە عارەبەکانی دوای محەممەد ئێستاش با بڕوانینە دوو پزیشکی بەناوبانکە بە دڵنیاییەوە هیچ کاریگەریەکی قورئانیان لەسەر نەبووە بەڵام باوڕیان هەبووە بەو بیرۆکەی کە کۆرپەلە زانینانەی ئەرستۆ و هیپۆکرایتیس و گەیلان بەردەوام بوو لە ناو عەرەبدا تا سەدەی 16 ئەگەر تەفسیری تەواوی ئەلعەلەقە مادەیەکی شێوەکرمی زەروی بێت وەک موسڵمانانی ئەم سەردەمەی وەک شەبیر عەلی دەڵێن لە هیچ شوێنێکدا نەهاتووە کە پزیشکەکانی پێش قورئان وایان وتبێت لە ڕاستیە با پێچەوانەیە بیرۆکەی ئەم پزیشکە یۆنانیانە بەکارهێنراوە بۆ ڕوونکردنەوەی قورئان و قورئانیش بەکارهێنراوە وەک بەڵگەیەک بۆ بیرۆکەی پزیشکە یۆنانیەکان ئیبن سینا یان ئەبی سینا دەڵێت مرۆڤ منداڵی ئەبێت لە دوو شتەوە سپێرمی نێرەکە بەشی کارلێککەرە و سپێرمی مێکە بەشی یەکەم خوێنی سووری مانگانە کە مادەکە دروست ئەکات هەر بۆ یەکە ئەبینن ئیبن سینا هەمان ڕوانگەی هەیە بۆ هێلکۆکەی مێکە ئەرستۆ هەیبووە وەک ئەبینن ئیبن سینا هەمان پرۆسە ئەداتە پاڵتۆوی ئافرەت کە ئەرستۆ باسی کردووە لە سووری مانگانەیە باسی کردووە شتێکی سەختە کە زیادەڕەوی بکرێت لەلایەنی زانستی و فەلسەفی ئیبن سینا بۆ سەردەمی پێش تازەگەری ئەوروپا و ئێستا سەیری بەڵگەکانی لای ئیبن قەییمی جەوزی ئەکەین کە بە تەواوی ئەو دەرفەتەی قۆستۆتەوە لە لێکچوونەکانی دەقەکانی قورئان و پزیشکی یۆنانیدا لە بەشی سێمی کتێبی ئەلجەنەدا دەڵێت هیپۆکراتیس وتوویەتی کە تۆ توێژێکی تێدایە وەک گەشە ئەکات بەهۆی خوێنی دایکەوە کە خوێنی دایکەکە دێتە ناو منداڵدانیەوە هەندێک توێژاڵ دروست ئەبن سەرەتا و هەندێکی تر دوای 2 و هەندێکی تر دوای 3 مانگ هەر بۆ یەکە قورئانیش هەمان شت ئەڵێت کە ئێوە لە سکی دایکتاندا دروست ئەبن بە چەند قۆناغێک لە 3 تاریچیدا سوورەتی ئەززومەر ئایەتی 6 اینجا بیرۆکەی خۆی ئەڵێت تا ئەم ئەندامانە تاریچی خۆیان هەبێت لە کاتێکدا کە خوا باسی قۆناغەکان ئەکا یەک هەروەها باسی تاریچی ئەندامەکانی کردووە زۆر مفەسیر ڕوونیان کردوتەوە و ئەمانە قسەیانە ئەمە تاریچی کەمەریەتی و تاریچی ناو منداڵدانی دایک و وێڵاشی منداڵەکەیە لە نمونەی دووەمدا کە هیپۆکراتیس دەڵێت
دەمی کۆرپەکە ئەکرێتەوە بە بەردەوامی و دەم و کوێڵە گۆشت دروست ئەبن، گوێچکەکان ئەکرێنەوە و چاوەکان پڕن لە شلەیەکی ڕوون. پێغەمبەر بەردەوام ئەیگوت ئەو خودایە ئەپەرستم کە دەم و چاوی دروست کردوم و گوێکانمی کردووە هەتا دوایی ئیبن قەیم قسەی هیپۆکراتیسی هێناوە و باسی خوێنی دایک ئەکات کە دێتە خوارەوە. پێغەمبەر توانی ئەمە بکات چونکە خەڵکی سەردەمەکەی زانیاریان هەبوو لەسەر بواری پزیشکی یۆنانی، هەرچەندە ئەوەی گرنگ بێت بەلامانەوە ئەمڕۆ لە هیچ شوێنێکان نەهاتووە کە قورئان هەڵەی یۆنانیەکان ڕاستکاتەوە، لە هیچ شوێنێکان نەهاتووە کە ئیبن قەیم هاوار کات و بڵێت خەڵچینە ئێوە هەمووتان بە هەڵە تێگەیشتون مانای ڕاستی ئەلعەلەقا واتە خۆ هەڵواسەرێک ئەگەێنێت یان شێوە کرمێکە. بە پێچەوانەوە ئیبن قەیم هاوڕای قورئان و یۆنانیەکان ئەسەلمێنێت. کۆتا موفەسیر بێچاویەکە لە سەردەمی 12 میلادیدا بووە، ئەڵێت لەسەر ئەلعەلەقا واتە پارچەیەک خوێنە و ئەوە ماناکەیەتی لەلای ئەو و دوای پارچە خوێنەکە بەردەوام دەبێت بۆ پارچەیە گۆش کە هەتا بتوانرێت بجوورێت، وەک لە سەرەتاوە باسم کرد کە وتراوە بیرۆکەی گەشەکردنی قۆناغەکانی کۆرپەلا شتێکی نوێیە و قورئان هاوتایە لەگەڵ زانستی نوێدا بە پیشاندانی ئەو قۆناغە، وەک ئەوەی لە ئەرستۆ و هیپۆکراتیس و گەیلان هەندێکیان قۆناغەکانی گەشەکردنیان باس کردووە 1000 ساڵ پێش قورئان و لە دوای پەیدابوونی قورئان. قۆناغەکانی گەشەکردن قورئان و یۆنانیەکان بەردەوام بوون لە فێرکردنەکانی ئیبن سینا و ئیبن قەیمدا و هەمان شت گرنگ بووە لە لای گەیلان و ئەوانەی پاش ئەو کاوتراوە و لەمەڕ قۆناغی دروستبوونی ئێسکدا زۆر ڕوونە، وەک دکتۆر مۆر ئەیسەلمێنێت لە کتێبەکەیە کە ئێسک دروست ئەبێت لە تەنها لە بەشێکی بچووکەوە لە هەمان کاتی دروستبوونی کڕکڕاکەی شێوەی ئێسک دەردەخات. هیچ قۆناغێک نییە ناوی ئێسک بێت لە کاتێکدا پەیکەری مرۆڤەکە هەیە و ماسوولکەکان بە دەوریا دروست بوون بە ئاشکرا دەرکەوت کاوشەی ئەلعەلەقا بە مانای خوێنی مەیو دێت لە قورئانە و قوڕەیشەکانی گوێیان لە موحەممەد گرتووە تێگەیشتون کە ئەوە خوێنی سووڕی مانگانەی ئافرەتە لە دروستبوونی کۆرپەلەدا. کەواتە ئەگەینە ئەو ئامانجەی کە لە ماوەی ئەو مێژوەدا دەقەکانی کۆرپەلەزانی قورئان کە ئەڵێت مرۆڤ لە سپێرمی نێرەکە و دواتر ئەبێتە کڵۆیەک خوێن با تەواوی هاوتای زانستی سەدەی یەکەمی هیجری بووە لە کاتی قورئاندا، بەڵام کە بەراورد ئەکرێت بە زانستی سەردەمی سەدەی 21 هیپۆکراتیس هەڵەی کردووە، ئەرستۆ هەڵەی کردووە و گەیلان هەڵەی کردووە و قورئانیش هەڵەی کردووە و هەمویان لە هەڵەیەکی گەورەدان. ئێستا کەمێک باسی ڕووناچی مانگ ئەکەین. ئایا قورئان باسی ڕووناچی دانەوەی مانجی لە خۆرەوە کردووە پێش ئەوەی ببێت بە زانیاری گشتی؟ لە سوورەتی نوحدا ژمارە 71 ئایەتی 15 و 16 ئەفەرمێت ببینە چۆن خوا حەوت ئاسمانی دروست کردووە یەک لەسەر یەک و مانجی کردووە با ڕووناچی و خۆری وەک چرایەک دروست کردووە. بە مانگ دەڵێت نور واتە ڕووناچی و بە خۆریش دەڵێت سیراج واتە چرا، بە هۆکاری ئەوەی قورئان وشەی جیاواز بەکار ئەهێنێت بۆ لەبارەی باسکردنی ڕووناچی مانگ و ڕووناچی خۆرەوە ئاماژەی ئەوە دەدات کە خۆر سەرچاوەی ڕووناچیە و مانگ تەنها ڕووناچی دەرەوەیە. ئەم بانگەشەیە زۆر جەختی لەسەر ئەکرێتەوە لەلایەن شابیر عەلیەوە لە کتێبی زانست و قورئاندا و بە ئاشکرا بانگەشەی بۆ کراوە لەلایەن زاکر نایکەوە لە ڤیدۆیەکدا بەناوی ئایا قورئان وتەی خوایە. دەقی ڤیدۆکەی دکتۆر زاکر نایک ئەو ڕووناچیەی کە هەمانە و ئەو ڕووناچیەی کە لە مانگەوە دەستمان دەکەوێت لەکوێوە دێت. ئەتوانیت بڵیت کە پێشتر فێرکراوین ڕووناچی مانگ هی خۆیەتی، بەڵام لە ئەمڕۆدا و دوای ئەوەی زانست دەری خستووە کە ئەزانین کە ڕووناچی مانگ ڕووناچی خۆی نییە بەڵکو ڕووناچی دانەوەی خۆرە. منیش پرسیار ئەکەم کە لەم قورئانەدا باسکراوە لە سوورەتی ئەلفورقان ژمارە 65 لە ئایەتی 61دا بەرز و بڵند بێت ئەوەی کە لە ئاسماندا ئەستێرەکانی دروست کردووە و ڕووناچی کردوتەوە وەک چرا و مانجی ڕۆشن کردووە. وشەی عەرەبی ئەلقەمەڕ و ئەو ڕووناچیەی کە شێوەکراوە لەوێدا ئەلمونیر کە ڕووناچیەکەی وەرگیراوە و ئەننور واتە ڕووناچی دانەوە. قورئان ئەڵێت مانگ ڕووناچی دەرەوەیە کە لەم سەردەمە ئەمە دۆزراوەتەوە. ئەی چۆن قورئان ئەم زانستە زانی 1400 ساڵ پێش ئێستا. لە کۆتایی ڤیدۆکەیە بیستم کە دکتۆر نایک ڕوونی کردەوە کە وشەی عەرەبی ئەلقەمەڕ مانای مانگ ئەدات و ڕووناچیەکەی باسکراوە بۆی ئەلمونیرە واتە ڕووناچی دەرەوە. تکایە بیرت نەچێت کاوتی ئەلمونیر واتە ڕووناچیەکەی وەرگیراوە و ئەننور ڕووناچی دانەوەیە. نەک تەنها بانگەشەی ئەوە ئەکات کە ئەمە بەڵگەیە کە هەماهەنگە لەگەڵ زانستدا.
بەڵکو موعجیزەیەکی زانستیە لە کاتێکدا بە قسەی ئەمان تازە دۆزراوەتەوە. ئەوە ڕاستە کە مانگ ڕووناچی خۆی نییە و ڕووناچی خۆر ئەداتەوە، بەڵام ئەمە نزیکەی 1000 ساڵ پێش محەممەد زاندرا بوو. ئەرستۆ نزیکەی 360 پێش میلاد باسی خڕی زەوی کردووە با سێبەرەکەی و مانگەوە تەنها ئەیتوانی باسی سێبەری زەوی بکات کە لە مانگ دەردەچێت. ئەگەر بیزانیایە مانگ ڕووناچی ئەداتەوە، ئەگەر سووری لەسەر ئەوەی کە ئەمە موعجیزەی زانستیە ئەبێت پرسیار لە خۆمان بکەیت. ئایا وشەکانی قورئان هاوکارمانە؟ سیراج یەکەم جار سەیری وشەی سیراج ئەکەین لە سوورەتی نوح و سوورەتی ئەلفورقان دەڵێت بە سادەیی مانای بەخشیوە بەخۆر، و لە سوورەتی ئەنەبەئدا دەڵێت سیراجە و وەهاجە، واتە چرایەکی پڕشەنگدار کە مەبەستی لە خۆرە. وشەی ئەننوور و مونیر لە هەمان وشەی عەرەبیەوە هاتوون. وشەی مونیر 6 جار هاتووە لە قورئاندا، 4 جار لە سوورەتی ئالی عیمراندا. دەستەواژەیەکە کە بەکارهێنراوە دەڵێت کتاب المونیر، کە تەفسیری یوسف عەلی دەڵێت کتێبی ڕووناچی کەرەوە، کە کتێبێکە ڕووناچی ئەدات بە ئاشکرا، کتێبێکە زانین دەبەخشێت، ڕاستەوخۆ هیچی تیانیە لەبارەی ڕووناچی دانەوە. لە سوورەتی نوح و یونسدا دەڵێت خوددا مانجی کردووە بە ڕووناچی. لێرەدا تێئەگەین کە قورئان ئەڵێت مانگ ڕووناچیە و هەرگیز ناڵێت ڕووناچی دەرەوەیە. زیاتر لە دەقەکانی تردا قورئان دەڵێت ئەڵڵا نورە، واتە خوددا ڕووناچیە. سوورەتی نور کە یەکێکە لە جوانترین دەقەکانی قورئان دەڵێت خوددا ڕووناچی ئاسمانەکان و زەویە، ڕووناچەکەی وەک تاقێک وایە و لە ناویدا چرایەکەیە و چراکەت داخراوە بە شوشە و شوشەکەش وەک هەسارەیەکی پڕشەنگدارە. تا دوایی لێرەدا تێئەگەین کە وشەی نور بۆ مانگ و بۆ ئەڵڵا بەکارهێنراوە. ئایا ئەکرێت بڵین کە خوددا ڕووناچی دەداتەوە؟ باوەڕ ناکەم. بەڵام گەر سوور بیت لەسەر ئەوەی کە نور واتای ڕووناچیەکی وەرگیراو بێت، وەک لەسەرەوە و لەسەرەوە بینیمان کە ئەڵڵا ڕووناچی ئاسمانەکان و زەویە، سەرچاوەی ئەم ڕووناچیە لەکوێیە؟ واتە سیراجەکەی لە کاتێکدا ڕووناچی خوا وەرگیراوە بیری لێ بکەرەوە، ئەگەر خوا نور بێت ئەی چێیە و چییە سیراجەکەی؟ قورئان پێمان ئەڵێت سیراجەکەی لەکوێیە؟ وەڵامەکەی سەرسوڕهێنەرە لە سوورەتی ئەلئەحزاب دەڵێت ئەی پێغەمبەر، بەڕاستی تۆمان وەک شایەتێک ناردووە، وەک موژدەدەرێک و ئاگادارکەرەوەیەک، وەک چرایەکی ڕووناچی بەخش. لێرەیە ئەڵێت محەممەد چرایەکە ڕووناچی ئەبەخشێت. بە عەرەبیەکەی سیراجەم مونیڕە. بە شێوەیەکی زمانەوانی و ڕۆحی ئەمە کۆتایی باسەکەیە. سیراج لە زمانەوانیە ئاوەڵناوە لەگەڵ مونیڕە بەکارهێنراوە بۆ هەمان شتی پڕشەنگدار کە کەسێکە و محەممەد ڕوونە. لێرەیە کە مونیر مانای ڕووناچی دانەوە ناگەێنێت، نە لەم دەقەدا و نە لە دەقەکانی تردا، بەڵکو مانای ڕووناچی سربەخۆ دێت. خەڵکی سەردەمی محەممەد وا تێگەیشتون کە مانگ ڕووناچی دەرەوە و ڕاست تێگەیشتبوون، هەر وەک خەڵکی سەردەمی موسا کە وا تێگەیشتبوون کە خۆ ڕووناچیەکەی زیاترە وەک لە مانگ. بەڵام ئەگەر سوور بیت لەسەر ئەوەی کاوشەی عەرەبی نور و مونیر واتای ڕووناچی دانەوەیان هەیە، کاواتە بەپێی ئەمە بەکارهێنانی و ئەو موشانە لە قورئاندا وەک محەممەد خۆر وایە، ئەڵڵا وەک مانگ. ئایا دکتۆر نایک بەڕاستی ئەیەوێت بڵێت کە محەممەد سەرچاوەی ڕووناچیە واخوا ڕووناچی دەرەوەی ئەوە؟ بۆچی ئەم بانگەشە بەناو زانستیانە ئەکرێت لە کاتێکدا هیچ مسلمانێک ئامادە نییە پشتگیری بکات ئەگەر بەوردی لێکۆڵینەوە بکەن لە قورئانەکەیان؟ بابچینە سەر بابەتی سووری دروستبوونی ئاو. هەندێک نووسەری مسلمان بانگەشەی ئەوە دەکەن کە لە قورئانە باسی سووری دروستبوونی ئاوی کردووە پێش دۆزینەوەی سووری دروستبوونی ئاو باران چۆنە. وەک ئەبینین 4 قۆناغەیە. قۆناغی یەکەم بە هەڵم بوونە، ئاوەکە ئەبێت بە هەڵم لە زەریاکانەوە بۆ ئاسمان، و قۆناغی دووەم ئەبێت بە هەور، سێم قۆناغ ئەو ئاوە ئەبێت بە باران، و چوارەم ئەم بارانە ئەبێتە هۆی گەشەکردنی ڕووەک. ئەمانە زۆر ئاسان و هەموو کەسێک دووەم و سێم و چوارەم ئەزانێت. ئەگەر لە شاریشا بژین ئەزانین کە هەوریەت و باران ئەبارێت و کوڵەکانیان بەوە گەشە ئەکات. بەڵام لەبارەی قۆناغی یەکەمەوە بە هەڵم بوون کە نابینرێت و ئاسان نییە، و قورئان قۆناغی یەکەمی نییە. باسی پێغەمبەر ئەکەین لە ئینجیلە. پێغەمبەر ئەیمەس کە لە 700 ساڵ پێش میلاد بووە دەڵێت هەر ئەوە کە پلایدیس و ئۆریۆنی دروست کردووە کە تاریکایی ئەکات بە بەرەبەیان و بەرەبەیان ئەکات بە ڕۆژ، تاریک ئەکات
تا ببێت بە شەو و ئەوە کە بانگی ئاوی دەریا ئەکات کە قۆناغی یەکەمە. قۆناغی دووەم ئەیان ڕژێنێتە سەردەم و چاوی زەوی و ئەو خوداوەندە ناوی خوداوەند یاهوایە و یەکێکی تر لە پێغەمبەرەکان جۆب ئەیوب کە لە بەشی 36دا دەقی 26 بۆ 28 بەلایەنی کەم 1000 ساڵ پێش هیجرەت بووە چەند مەزنە خوددا. لەسەر و تێگەیشتنی ئێمەوەیە ساڵەکانی ئەوەندە زۆرن ناژمێردرێن. قۆناغی یەکەم دڵۆپە ئاوەکان ڕائەکێشێت بۆ لای خۆی کە دیار نامێنن. وەک تەم لە بارانە کە بە هەڵم ئەبێت لە تەما وەک باران کە لە قۆناغی سێمایە و دواتر باسی هەور ئەکات قۆناغی دووەم کە تێیدا بادڵۆپ و بەلێزمە بەسەر مرۆڤدا دێنە خوارێ. لێرەیە لە ئینجیل ئەم قۆناغە ئاڵۆزانەی تایە کە هەزاران ساڵ پێش قورئان هەبووە. بابچینە سەر بابەتی شاخەکان. قورئان زیاد لە 12 دەقی هەیە کە باسی ئەوە ئەکات کە خوا شاخی جێگر و نەجوولی داناوە لە زەویدا و هەندێک لەم دەقانە شاخوا باسکراوە کە پیرۆزیەکە بۆ باوەڕداران یان ئاگادارکردنەوەیەکە بۆ بێباوەڕان. نمونەیەک لەوانە لە سوورەتی لوقماندایە ئاەتی 10 بۆ 11 دەفەرمێت ئەو خوددا ئاسمانەکانی دروست کردووە بەبێ هاوکاری وەک ئەبینن و شاخەکانی داکوتاوە بە ئەرزدا تا نەلەرێنەوە و نەجوولێن. و لە سوورەتی پێغەمبەرەکاندا ئەلئەنبیادا دەقی 31 و یەکێک لە 7 ئاگاداری ئەخوێنینەوە کە لە زەویدا شاخەکانمان جێگیر کردووە تا لەگەڵیاندا نەجوولێنەوە. لە کۆتاییدا لە هەنگدا لە سوورەتی ئەننەحلدا ئەفەرمێ شاخەکانمان داناوە لە زەویدا جێگیر کردووە تا ئێوە لەگەڵی نەجوولێن و ژێر و ژوور نەبن ئەبینین کە بێباوڕ و باوەڕداران کە پێیان وتراوە ئەڵڵا ئەم کارە مەزنانەی کردووە. شاخەکانی بردووە بە زەویدا و جێگیری کردوون تا زەوی بە توندی لەنگەر بگرێت کەواتە ئەبێت پرسیار لە خۆمان بکەین ئەمانە لە چی تێبگەن. و لە 2 دەقی تردا وێنەیەکی تر پیشان دەدات لە سوورەتی ئەننەبە هەواڵ ژمارە 78 ئاەتی 6 بۆ 7 دەفەرمێت ئایا زەویمان فراوان نەکرد و شاخەکانمان وەک مێخ دانەکوتاوە ئەلجیبالە ئەوتادا وەک ئەوانەی کە لەنگەری خێمە دەخەنە زەویەوە. و سوورەتی ئەلغاشیە واتە لە ناوچوون ژمارە 88 ئاەتی 17 بۆ 19 دەفەرمێ ئایا بێباوەڕان سەیر ناکەن چۆن شاخەکان چوون بە زەویدا وەک خێمەیەک. خەڵکی لێرەیە پێیان وتراوە کە چۆن شاخەکان وەک لاقیتەی خێمە داچەقێنراون کە خێمە هاوسەنگ ئەکەن. لێرەدا ڕوونە کە شاخەکان وەک لاقیتە ناهێڵن زەوی بلەرێتەوە. وێنەی سێم لە وشەی ئەڕەواسیدا باس کراوە کە بەکارهێنراوە بۆ شاخەکان. ئەم وشەیە لە عارەبیە لە ڕەجی ئەرساوە هاتووە و هەمان ڕێک باس کراوە بۆ وشەی لەنگەری کەشتی واتە فرێدانی لەنگەری کەشتی ئەلقاها ئەلمورساها. جالبڕی فرێدانی لەنگەری کەشتی تا کەشتی نەجوولێت داچەقاندنی شاخەکانمان هەیە تا زەوی نەجوولێت و شاخیش داچەقێنراوە تا زەوی جێگیر بکات تا بوومەلەرزە کەمکەنەوە. بەڵام لە ڕاستیدا ئەمانە هەڵەن. دروستبوونی شاخەکان بوونەتە هۆکاری بوومەلەرزە کەواتە ئەم دەقانە گرفتی گەورە پیشان ئەدەن. دکتۆر مۆریس بۆکای بەم کێشەیەی زانیوە و لە کتێبەکەیە ئینجیل و قورئان و زانستدا باسی کردووە لە دوای هێنانی دەقەکانی سەرەوە دەڵێت جیۆلۆجی زاناکانی سەردەم بەرز و نزمی زەوی هۆکاری دروستبوونی شاخەکانە و ناجێگیریەکەی توێکڵی با هۆکاری ئەم دیاردەیە دروست بووە. کە پرسیارم دەربارەی ئەمە کرد پرۆفیسۆری جیۆلۆجی دەیڤد ئەیەنگ ئەڵێت ڕاستە کە شاخەکان زۆرینەی لەبەر دروستبوون و بەرز و نزمیەکە لەوانەیە بە ڕێژەیەکی زۆر بێت بەڵام ڕاست نییە کە ئەبێتە هۆکاری جێگیربوونی زەوی. هەبوونی بەرز و نزمی بەڵگەیە لەسەر ناجێگیری لە توێژاڵە ڕقەکەی سەرەوەدا بە شێوەیەکی تر شاخ واناکات کە زەوی نەلەرێتەوە و دروستبوونی شاخەکان ئەبێتە هۆکاری بەردەوامی لەرینەوەی زەوی. تیۆرەکانی جیۆلۆجی لە ئێستایە بۆ هەڕەشەکان دیاری ئەکەن ئەوەیە کە توێژاڵی زەوی بەش بەش و هێواش هێواش دەجوولێن. هەندێک جار ئەو بەشانە لە یەک جیا ئەبنەوە وەک ئەمریکای باشوور و باکوور کە جیابوونەوە لە ئەوروپا و هەندێک جار بە یەکەوەن و هەندێک جار خۆیان ئەکێشن بە یەکدا و بوومەلەرزە دروست ئەبێت. نمونەیەک دۆزینەوەی کاتی دروستبوونی شاخە لە خۆرهەڵاتی ناوەڕاستکە کۆچەرە عەرەبەکان بەرەو ئێران بووە و هۆی داڕمانی شاخی زاگرۆس لە زۆرێک لە شوێنەکانی جیهان گەر سەفەر کەیت گرت ئەبینی کە توێژاڵی سەرەوەی لما کە پێشتر ستونی بوون کە کۆ ئەبوونەوە
بەڵام ئێستا وەک گۆشەیەکیان لێ هاتووە. لێرەیە ئەبینی ئەو چینە لمە بەردینانە کە سەرەتا ستونی بوون ئێستا یەکیان گرتووە وەک گۆشەیەکی پلە 75 کە پاڵیان پەیوەندراوە بۆ ئەوەی با بوومەلەرزە بۆ دروستبوونی شاخەکان. هەندێک جار چینەکان ئەکەونە سەریەک وە ئەوەستن لە خلیسکاندن لەو ماوەیەدا هێزی زۆر دروست ئەبێت کە هێزەکە دروستبووەکان لێک دەخشێن لە تەواوبوونی ئەو لێکخشانەدا چینێک دێتە پێشەوە و دەبێتە هۆکاری ئەو لەرە بەهێزەکە لە توێژاڵی سەرەوەی زەویدا ڕوودەدات لە ناکاو بەتوندی لێک دەترازێن. لە بوومەلەرزەکانی ئەم دوایە هەژمار کراوە کە تەبقی کۆکۆ لە مەکسیک 3 مەتر بازی داوە. ئەگەر ماڵەکەت 3 مەتر بڕواتە پێشەوە ئەوە بەڕاستی فەوزا دروست ئەبێت. جۆرێکی تر لە شاخ ئەوەیە کە لە بورکانەکان دروست ئەبێت. ئاگری تواوەی ناخی زەوی فرێ دەدرێتە دەرەوە و کەڵەکە دەبێت تا شاخێکی زەبەلەح دروست ئەبێت. ئەگەر لە بنی دەریایەکیشدا بێت. لە هەندێک لە شاخە دروستبووەکان کە لەبەردە فرێدراوەکانی ناو بورکانەکان دروست ئەبێت وە سارد ئەبێتەوە خەست ئەبێتەوە وەک تێکەڵەیەک لە ڕووی ژێر زەوی و بڵاو دەبێتەوە دواتر وەک سەدێکی لێدێت. بەڵام ڕەجی نییە بەقەدەر شاخێک نابێت. بەڵام تەنها سەدێکە لەبەر ئەوە لەبارێکە کە پەستان زۆر بێت لەژێر ئەو سەدەدا ئەو کات بورکانەکە ئەتەقێتەوە وەک لە باشووری زەریای ئەتڵەسی لە کراکاتۆدا تەقیەوە لە 1883 کە هەموو دوورگەکە تەقیەوە لەگەڵی. وەلەم سەردەمەی خۆمانە لە شاخی سانت هێلینا ڕوویدا ئەتوانین بگەینە ئەنجام لێرەدا لەگەڵ بنچینەی جوولانەوە و لەرینەوەی شاخەکانە و ئێستا بوومەلەرزە ڕوو ئەدات بەهۆی دروستبوونی بەردەوامی شاخەکانەوە. کاتێک کە چینەکانی سەرەوەی زەوی ئەکەونە سەریەک بوومەلەرزە دروست ئەکات. کاتێک کە بورکان ئەتەقێتەوە بوومەلەرزە دروست ئەبێت. هەرچەندە ڕوونەکە محەممەد و هاوڵانی لەم دەقانەوە تێگەیشتون تا بڵێن ئەڵڵا خودا لە چەقاندنی شاخەکاندا وەک لاقیتەی خێمە و لەنگەری کەشتی زەوی ئەپارێزێت لا لەرینەوە و دابەزاندنی شاخ بۆ ژێر زەوی لا هۆندراوە ئەچێت. بەڵام بڵێ شاخەکان زەوی ئەپارێزن لەرەرە ئەوە زۆر ئاڵۆزە و ڕێگرەکەشی زانستی سەردەما. ئێستا ئەچینە سەرباسی خۆر لە قورئاندا لە سوورەتی کەهف تا ذوالقەرنەین کە ئەسکەندەری مەقدۆنیە کە چووە سنووری خۆر دۆزیەوە خۆر لە گۆماوێکە ئاوا ئەبوو بەداخەوە. زانستی سەدەی 20 دەڵێت خۆر لەوێدا ئاوا نابێت. و لە سوورەتی ئەلفورقان ژمارە 29 لە ئایەتی 45 بۆ 46دا دەفەرمێت ئایا نابینیت چۆن پەروەردگارت سێبەر درێژ دەکات گەر ئارەزووی بوایە جێگری ئەکرد و خۆرمان کردووە با ڕێنیشاندەری. ئەی چی لەبارەی ئەمەوە ئەی ئەگەر خۆر لەسەرتەوە بێت سێبەر نامێنێت یان سێبەرێکی کەمت ئەبێت وەکە خۆردا ئەکەوێت سێبەرەکە درێژ ئەبێت لەلایەکی ترەوە. باشە خۆر ناجوولێت لە پەیوەندی بە زەویەوە و ئەوە هۆکاری گۆڕانی سێبەر نییە خولانەوەی زەویە کە ڕێنیشاندەری سێبەرە. جا ئەگەر داوای زانستی سەدەی 21 بکەیت سوورەتەکە ئەبێت بڵێیت سوورانەوەی زەویە کە دەبێتە هۆکاری گۆڕانی سێبەر. سەیری بابەتێکی جیاواز ئەکەین کە مردنی پێغەمبەر سولەیمانە. ئەمە بابەتێکی زانستیە یان نا ئەوە نازانم لەوانەیە کۆمەڵناسی بێت مردنی سولەیمان. ئەڵێت پەریەکان کاریان بۆ کرد بە پێی خواستی سولەیمان. بەڵام کاتێک فەرمانمان کرد بە مردنی سولەیمان هیچ شتێک مردنی ئەوی نیشانی پەریەکان نەدات تەنها خەڵقەندەیەکی بچوشی خودا نەبێت کە گۆچانەکەی کلۆر کرد. وە کاتێک سولەیمان کەوتە سەرزەوی ئەو کات بۆیان دەرکەوت کە مردووە. ئەگەر بیان زیانیایە بەردەوام نەدەبوون لە جێبەجێکردنی فەرمانی سەخت. ئەمە سولەیمانە لێرەیە و مردووە کەوتووە بەسەر گۆچانەکەیە وەک وە هیچ چێشلێنەرێک نایەت بۆ ئەوەی بزانێت ژەمی داهاتوو چی ئەخوات و هیچ ژەنەڕاڵێک نایەت بۆ فەرمان وەرگرتن و هیچ خانەدانێک نایەت و داوای لێ بکات بۆ ڕاوکردن. کەس تێبینی ناکات و داوای لێبوردن ئەکەم باوەڕم بەم چیرۆکە نییە و جێگەی نابێتەوە لە کۆمەڵناسی سەدەی 21دا و سەدەی 17دا کە قەت پاشا بەتەنیا و بەو شێوەیە بەجێ ناهێڵدرێت. لە کۆتاییە باسی شیرمان هەیە لە سوورەتی ئەنەحل هەنگ ژمارە 16 لە ئایەتی 66 دەفەرمێت ئێمە پێتان ئەبەخشین لە ئەوەی کە لە سچی ئاشەڵەکاندایە لە نێوان پیسایی و خوێنە شیرێکی پاک و بەتام بۆ ئەو کەسانەی ئەیخۆنەوە. لە زانستی پزیشکی سەدەی 21دا سک لەویایە کە ڕیخۆڵەکانی تایە شیرژێنەکان لە ژێر پێستن لە مرۆڤ لە ژێر پێستەکەن و لە ئاژەڵە لە نێوان قاچەکانیایە.
هیچ پەیوەندیەک نییە لە نێوان سنگ و ڕیخۆڵەکان و پیساییەکانیان لە هیچ ڕوێکەوە هەرچەندە پیسایی لە لاشەدا لە دەرەوەی ئاژەڵە. ئاژەڵ تەواو پەیوەندی نەماوە پێوەی هیچ پەیوەندی نییە بە شیرەوە و بە هیچ شتێکی ترەوە. و ئێستا سەیری کۆمەلگاکان ئەکەین. سوورەتی ئەلئەنعام واتە ئاژەڵان ژمارە 6 ئایەتی 38 دەفەرمێت: هیچ ئاژەڵێک نییە لەسەر زەوی تەنانەت دروستکراوێک کە دەفڕێت بە دوو باڵ ئیلا کۆمەلگا دروست ئەکات وەک تۆی مرۆڤ. لەبارەی هەموو ئاژەڵێکەوە ئەدوێت و هەموو باڵدارێک ئیلا کۆمەلگایان هەیە وەک مرۆڤەکان. ووای دا ئەنێم کە قورئان لەبارەی ئێمەی مرۆڤەوە قسە ئەکات. هەندێک جاڵجاڵۆکە کە لێک جودا ئەبنەوە دایکەکە باوکەکە ئەخوات. دڵخۆشم کە خێزانەکەم منی نەخواردووە. لە هەنگە کاتێک کە نێرەی هەنجی زیادە فڕێ ئەدرێن تا بمرن. دڵخۆشم کە خێزانم لە دوای 4 منداڵ دەری نەکردوم. لە کۆتاییە کە نێرەی شێر پیر ئەبێت شێری گەنج دێت و لە بێشکەی و لە خێزانەکانی دووری ئەخاتەوە و شێرە گەنجەکە دەست دەگرێت بەسەر خێزانەکانیدا. ئەی چی ئەکات لە شێرە پیرەکان؟ لەلایەن گەنجەکانەوە ئەکوژێن لەبەر ئەوە باوەڕ ناکەم ئەم ڕستەیە ڕاست بێت کە هەموو ئاژەڵەکان کۆمەلگایان هەبێت. لە ئەنجامی کۆتاییە قورئان کۆمەڵێک هەڵەی زانستی گەورەی تێدایە. با شێوەیەکی گشتی قورئان ئاوێنە و ڕنگ دەرەوەی زانستی سەردەمەکەی خۆیەتی و زانستی سەدەی 17 ئێمە هاتوین لێرەیە تا ڕاستیەکان بدۆزینەوە. و من لێرەیە ئەوەی توانی بێتم زانیاری ڕەوان پێشکەش کردوون. ئەگەر ویستت سەرچاوەکانم ببینی لە کتێبەکەمە قورئان و ئینجیل لەژێر ڕووناچی زانست و مێژوودا. داواکارم لە پەروەردگاری خاوەن ڕاستیەکان ڕێمان نیشان بدات. سوپاس بۆ ئێوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچیەک دەربارەی ژیان و چاڵاکی دکتۆر زاکیر نایک، لاپەڕا 32. دکتۆر زاکیر عەبدولکەریم نایکە، تەمەنی 34 ساڵە، سەرۆکی ڕێکخراوی لێکۆڵینەوەی ئیسلامی بۆمبایە لە هیندستان. پیشەی پزیشکی و پسپۆڕە لە پیشەکەیە و دکتۆر زاکیر نایک کە وتەبێژێکی ناسراوی نێودەوڵەتی ئیسلامیە و بەراوردکەری دیانەکانە. دکتۆر زاکیر نایک بیر و بۆچوونی ئیسلامی ڕوون دەکاتەوە و گومانەکان ناهێڵێت بە پێی قورئان و حەدیث و کتێبەکانی تری دینەکان و هەروە بە بەکارهێنانی لۆجیک و گفتوگۆ و سەلمێنراوەکانی زانست بەناوبانگە بە وەڵامە ڕوون و شیکاریەکانی بەرامبەر پرسیارە ئاڵۆزەکانی خەڵکی لە دوای وتارەکانی لی دەکرێت. لە 4 ساڵی ڕابردوودا ئەم وتەیە لە ساڵی 2000دا وتراوە. دکتۆر زاکیر نایک توانیویەتی زیاتر لە 400 وتار بدات لە سەرانسەری جیهانە. لەگەڵ ئەوەشدا چەندین وتاری داوە لە هیندستان بە شێوەیەکی زۆرتر لە پڕۆگرامی تەلەڤیزیۆن و کەناڵە نێودەوڵەتیەکانەوە دەردەکەوێت لە چەندین وڵاتی جیهانەوە. چەندین کتێبی بڵاوکراوەی هەیە لەسەر ئیسلام و بەراوردی دیانەکان، هەروەها لە چەندین کۆنفرانسدا و چەندین گفتوگۆدا بەرامبەر کەسانی پسپۆری دیانەکانی تردا بەشدار بووە. دکتۆر زاکیر نایک قسەی خۆی ئەکات لەسەر بابەتی قورئان و ئینجیل لەژێر ڕۆشنایی زانستدا. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق. أولم يكف بربك أنه على كل شيء شهيد. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بەڕێزان، ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوو. داواکارم خێر و بەرەکەتی ئەڵڵا بڕشێت بەسەر هەموو لایەکدا. بابەتی گفتوگۆی ئەمڕۆمان قورئان و ئینجیلە لەژێر ڕۆشنایی زانستدا. قورئانی پیرۆز کۆتا پەیامی ئاسمانیە کە دابەزیوە بۆ کۆتا پێغەمبەر موحەممەد صلی الله عليه وسلم. ئەگەر هەر کتێبێک کە بانگەشەی بۆ بکرێت کە لە خواوەیە ئەبێت لە تاقیکردنەوەی هەموو سەردەمێکدا دەرچێت. پێشتر وە لەو سەردەمەدا ناسراو بووە بە سەردەمی موعجیزە و دەرئاسا سوپاس بۆ خوا.
قورئان معجزەی معجیزەکانە. دوای ئەو سەردەمە باوی ڕەوانبێژی و هۆندراوە بووە و موسڵمان و ناموسڵمان هاوڕان کە قورئانی پیرۆز باشترین بووە لە هونەری ڕەوانبێژی عەرەبیدا لەسەر ڕووی زەوی. بەڵام ئەمڕۆ سەردەمی تەکنەلۆجیا و زانستە بالەی بکۆڵینەوە کە ئایا قورئان لەگەڵ زانستی سەردەمدا هاوڕایە یاخود هاوڕانیە. ئەلبێرت ئەنیشتاین دەڵێت زانست بەبێ دین شەلە و دین بەبێ زانست کوێرە. بابیرتان بهێنمەوە کە قورئان کتێبی بەڵگە و نیشانەیە، ساینس کتێبی زانست نییە. ساینس واتە عیلم، کتێبی ئاەتە، بەڵگە لەسەر خوای پەروەردگارە. و لەم کتێبەیە زیاتر لە 6,000 بەڵگە هەیە و لەو 6,000 بەڵگەیە زیات لە 1000 بەڵگەی زانستیە. و هەرچی قسەی من هەیە لەسەر قورئان و زانست تەنها باسی ئەو زانستە ئەکەم کە جێگرن و سەلمێنراوە کە ڕاستە. باسی ئەگەر و تیۆری ناکەم کە بێبەڵگەن و تەنها ئەگەرن، چونکە هەمووان ئەزانین کە زانست هەندێک جار پێچ ئەکاتەوە و ڕاست نابێت. دکتۆر ویلیام کامبڵ کە وەڵامێکی نووسیوە بۆ کتێبەکەی دکتۆر مۆریس بۆکای کە ناوی قورئان و ئینجیلە لە ژێر ڕۆشنایی زانست و مێژوودا لە کتێبەکەیە ئەڵێت دوو جۆر هەڵسەنگاندن هەیە، یەکەمیان شێوازی ڕێککەوتنە. ماناکەی ئەوەیە کە خاڵە هاوبەشەکانی نێوان دەقی کتێبە پیرۆزەکە و زانستەکە پێشکەش بکەیت. و ڕێگاکەی تر شێوازی دژیەکە کە کەسێک ئەیەوێت دژە بۆچوون بهێنێتەوە لە نێوان زانست و داقەکەدا وەک ئەوەی ئێستای دکتۆر کامبێڵ. بەڵام هەرکام لەم ڕێگایانە بەکار بهێنیت لەگەڵ قورئانە ڕێگای دژیەک یان بەراورد بەو مەرجەی منطقی بێت لەگەڵی و لە ئەنجامی ڕوونکردنەوەیەکی منطقیانە کەس ناتوانێت یەک ئاەت بهێنێت کە پێچەوانەی زانستی سەلمێنراوی سەردەم بێت. دکتۆر ویلیام کامبڵ کۆمەڵێک هەڵەی زانستی لە قورئانە باس کرد بەبێ بەڵگە و وەوا پێویست ئەکات کە لە بەشی بەدرۆخستنەوە یان وەڵام دانەوەدا ڕەتیان بکەمەوە. بەڵام بەو هۆیەوە کە ئەو سەرەتا قسەی کرد هەندێک لە بۆچوونە هەڵەکانی وەڵام ئەیەمەوە. ئێستا وەڵامی بەشێکی گرنگی باسەکەی ئەیەمەوە وەک کۆرپەلەزانی، زەوی ناسی. بەڵام ئەوەی کە ماوە بە پشتیوانی ئەڵڵا وەڵامی ئەیەمەوە لە بەشی وەڵام دانەوەکەیدا ئەبێت هەردووچی باس بکەم با یەکسانی کە باسەکە قورئان و ئینجیلە لەژێر ڕۆشنایی زانستدا نابێت تەنها لەبارەی یەک کتێبەوە بدوێم کە دکتۆر ویلیام کامبڵ با دەگمەن باسی یەک یان دوو خاڵی کرد لە ئینجیل کە بە پشتیوانی خوا ئەوەش باس ئەکەم و هەردوو کتێبەکە لەبەرچاو ئەگرم و دادپەروەر ئەبم بۆ دروشمی گفتوگۆکە. ئەوەندەی زاندرابێت لە قورئان و زانستی سەردەمدا لە زانستی گەردوونناسیدا زانایانی گەردوونناسی 20-30 ساڵێک پێش ئێستا باسییان کردووە کە چۆن زەوی و گەردوون هاتۆتە بوون پێی ئەوترێت تەقینەوە گەورەکە و لە سەرەتایە یەک پەڵە ئەستێرە هەبوو کە دواتر بە تەقینەوە گەورەکە بڵاو ئەبێتەوە کە بووە هۆی دروستبوونی ئەستێرەکان و خۆر و ئەم زەویەی کە لەسەری ئەژین. ئەم زانیاریە باڕوونی باسکراوە لە قورئانی پیرۆز لە سوورەتی ئەنبیا ژمارە 27 ئاەتی 30 دەفەرمێت ئایا کافران نابینن کە ئاسمان و زەوی با یەکەوە بوون و یەک پارچە بوون ئێمە لە یەکمان جیاکردنەوە. ببینن ئەم زانیاریە تازە دۆزراوەتەوە. بەڵام قورئان 1400 ساڵ پێش ئێستا باسی کردووە. لە خوێندنگا بووم وا فێریان کردین خۆر وەستاوە بەرامبەر زەوی و زەوی و مانگ ئەسوڕانەوە بە دەوری خۆرە و خۆر وەستا بوو. بەڵام کاتێک دەقێکی قورئانم ئەخوێندەوە لە سوورەتی ئەنبیا ژمارە 23 ئاەتی 33 دەفەرمێت هەر ئەڵڵایە کە شەو و ڕۆژی دروست کردووە و مانگ و خۆری دروست کردووە و هەمووان لە خولگەی خۆیانە دەسوڕێنەوە. سوپاس بۆ ئەڵڵا ئێستا زانستی سەردەم ڕاستی دەقەکەی قورئان ئەسەلمێنێ. وشە عەرەبیەکەی کە لە قورئاندا بەکار هاتووە یوسەبیحون کە وێنەی جولاوی لاشەیەکی جولاو ئەکات کە لاشە باسکراوە کە لە ئاسمانیا واتە لە خولگەی خۆیدا دەسوڕێتەوە. و قورئان ئەفەرموێت خۆر و مانگ دەسوڕێنەوە بە دەوری خۆیانە هەروەک چۆن بە دەوری یەکدا دەسوڕێنەوە. ئەمڕۆ بۆمان دەرکەوتووە کە خۆر نزیکەی 25 ڕۆژی پێویستە بۆ ئەوەی یەک سوڕانەوە بە دەوری خۆیدا تەواو بکات. ئەوەی کە فراوانبوونی گەردوونی دۆزیەوە ئیدوین هابڵ بوو. قورئانیش لە سوورەتی ئەذاریات ژمارە 51 ئاەتی 47 دەفەرمێت
ئێمە فراوانبوونی زەویمان دروست کرد وشەی ئەلمەسعونی عەرەبی ئەگەڕێتەوە بۆ فراوانبوونی گەردوون سەبارەت بە ئەو بابەتەی گەردوون ناسیەی کە دکتۆر کامبڵ باسی کرد دواتر لە بەشی وەڵامدانەوە وەڵامی ئەیەمەوە سەبارەت بە سووری دروستبوونی باران دکتۆر کامبڵ ئاماژەی پێدا لە کاتی خۆیان بەڵام قورئان باسی سووری باران ئەکات بە وردەکاریەکانیەوە نازانم دکتۆر کامبڵ چوار قۆناغی باس کرد و لە کتێبەکەیە چار بە لقی ئاو واو بە و باسی کردووە بەڵام کۆتا قۆناغی نیشان نەدان نازانم بۆ کە ئەڵێت ئاو لە زەوی بەرز دەبێتەوە باسی نەکرد چونکە لە ئینجیل باس نەکراوە وتی هیچ دەقێک نییە لە کە باسی بە هەڵمبوون بکات لە قورئانە قورئان لە سوورەتی تاریقدا ئاەتی 11 دەڵێت ڕەجع ئەسسەما کە سوێند ئەخوات بە توانای ئاسمان لە جێڕانەوەدا و زۆربەی زانایانی ئیسلام دەڵێن دەقی 11 سوورەتی تارق ئەگەڕێتەوە بۆ توانای ئاسمان لە جێڕانەوەی باراندا واتە بە هەڵمبوون دکتۆر ویلیام کامبڵ کە بە هەڵەدا چووە من ئەڵێم بۆچی خوای گەورە باسی بارانی نەکردووە بڵێ سوێن بەو ئاسمانەی باران ئەجێڕێتەوە بۆچی خوا بێکەم و زیاد وای نەوت لەم سەردەمەیە ئەزانین کە بۆچی وای نەوتووە چونکە کاری خوایە زانستی تازە سەلماندوویەتی کە بێجگە لە باران لە تەبەقی ئۆزۆنا لە سەروی زەویەوە لەبەر ئەوەی بێجگە لە باران جێڕانەوە بۆ زەوی وزە و هەندێک مادەی سوودبەخشی تر دەجێڕێتەوە کە پێویستن بۆ مرۆڤ زانستی سەردەم سەلماندوویەتی کە تەنها باران ناگەڕێتەوە بۆ زەوی بەڵکو شەپۆلەکانی پەیوەندیکردنیش دەجێڕێتەوە و شەپۆلەکانی تەلەڤیزیۆن و ڕادیۆکە ئەتوانین سەیری تەلەڤیزیۆن بکەین و پەیوەندی بە یەکەوە بکەین بێجگە لەوەش تیشکە زیان بەخشەکان دەجێڕێتەوە کە لە ئاسمانی دەرەوە دێت و هەڵیان دەمژێت و دەریان دەداتەوە بۆ دەرەوە بۆ نمونە تیشکی خۆر تیشکی بنەوشەوی دەنێرێت لەلایەن چینی ئاینۆسفیرەرەوە گەر ئەو چینە ئاسمانیان نەبوایە ژیان لەسەر زەوی دروست نەئەبوو خوای گەورە و مێهرەبان زۆر ڕاستی فەرمووە کە دەڵێت سوێند بەو ئاسمانەی کە خاوەن توانای جێڕانەوەیە و ئەوەی پێویست بێت بۆ سووری باران دکتۆر کامبڵ باسی کرد لە قورئانیەوە ئەتوانین بگەڕێنەوە بۆ کاسێتەکەم قورئان بەوردی باسی سووری باران ئەکات و لەبارەی ئەوەی کە باسی کرد لە ئینجیل قۆناغی یەکەم و سێیەمی نیشاندا قۆناغی یەکەم و سێیەمی باس کرد دواتر دووەمی باس کرد ئاوی باران بەرز ئەبێتەوە و دواتر ئەگەڕێتەوە سەرزەوی و ئەمە فەلسەفەی مۆلدیسە 700 ساڵ پێش میلاد بووە باوەڕی وابووە کە پرۆژەی دەریا بەرز ئەبێتەوە بۆ ئاسمان بەهۆی باوە ئەبێتە باران و هیچ باسی هەوری نەکردووە دووەم دەقکە دکتۆر کامبڵهێنای یەکەمیان لە بارەی بە هەڵمبوونەوە هاوڕاین لەگەڵی کێشەمان نییە لەگەڵی لە دوای ئەوەی کە باران یەتە خوارەوە اینجا هەور دروست ئەبێت بەڵام سووری باران بەو شێوەیە نییە و هەڵەیە سوپاس بۆ خوا قورئان سووری دروستبوونی باران زۆر بەوردی باس ئەکات لە زۆر شوێنە چۆن ئاو ئەبێتە هەڵم و بەرز ئەبێتەوە چۆن هەور دروست ئەبێت هەورەکان چۆن بەریەک ئەکەون و چۆن بەرز ئەبنەوە هەورە گرمە و هەورە بروسکە چۆن درست ئەبێت و باران چۆن یەتە خوارێ و چۆن دووبارە ئەبێتەوە سوپاس بۆ خوا قورئان لە زۆر شوێنە باسی سووری دروستبوونی بارانی زۆر بەوردی کردووە لە چەندین شوێنە لە سوورەتی ئەننور ژمارە 24 ئاەتی 43 لە سوورەتی ئەڕۆمدا ژمارە 30 ئاەتی 48 لە سوورەتی ئەزومەڕ ژمارە 39 ئاەتی 21 لە سوورەتی ئەلمؤمینون ژمارە 23 ئاەتی 18 لە سوورەتی ئەڕۆمدا ژمارە 30 ئاەتی 24 لە سوورەتی ئەلحەجر ژمارە 15 ئاەتی 22 لە سوورەتی ئەلئەعرافدا ژمارە 5 ئاەتی 51 لە سوورەتی ئەڕەعددا ژمارە 13 ئاەتی 17 لە سوورەتی ئەلفورقان ژمارە 25 ئاەتی 48 و 49 لە سوورەتی ئەلفاتر ژمارە 39 ئاەتی 9 لە سوورەتی یاسین ژمارە 36 ئاەتی 34 لە سوورەتی ئەجاثیە ژمارە 45 ئاەتی 5 لە سوورەتی قافدا ژمارە 50 ئاەتی 9 لە سوورەتی ئەلواقیعەدا
ژمارە 56 ئایەتی 68 بۆ 70 و لە چەندین ئایەتی تردا وەک سوورەتی ئەلمولک ژمارە 67 ئایەتی 30 کە قورئانی پیرۆز باسی سووری دروستبوونی ئاو ئەکات زۆر بەوردی. دکتۆر کامبڵ زۆربەی کاتەکەی کوش بە کۆرپەلەزانیەوە و نیوەی قسەکانی هەر ئەوە بوو و بەشێکی تری لە بارەی زەوی ناسیەوە بوو و تۆزێکیش باسی 6 بابەتی تری کرد کە هەموویم نووسی لە بواری جیۆلۆجیدا. ئەمڕۆ زانستدەری خستووە کە نیوەتیرەی زەوی بە نزیکەی 6,000 کیلۆمەترە و چینە قوڵەکانی زۆر گەرمن و شلن، ژیانیان تیا بەردەوام نابێت و ئەو چینەی زەوی کە ئێمەی تیا ئەژین زۆر تەنکە، نزیکەی 2 کیلۆمەتر بۆ 40 کیلۆمەترە. ڕەنگە لە هەندێک شوێندا ئەستورتر بێت، بەڵام بەگشتی لە نێوان 2 کیلۆمەتر بۆ 40 کیلۆمەتردایە. ئەگەرێکی زۆر هەیە کە بلەرێتەوە ئەم توێژاڵەی سەرەوەی زەویە، ئەوەش بە هۆکاری دیاردەیەکی سروشتیەوەی کەوا ئەکات شاخەکان بەرز ببنەوە و شاخەکانی شوا ئەکەن کە ئاو هاوسەنجیە بدەن با زەوی. لە قورئانە و لە سوورەتی ئەنەبە ژمارە 78 ئایەتی 6 بۆ 7 دەفەرمێت زەویمان فراوان کردووە والجبال ئەوتادا، واتە شاخەکانمان لە زەویدا وەک مێخ داکوتاوە. دارێک کە چەقاوە لە زەویە. قورئان ناڵێت شاخەکان وەک دارێک فرێدراون تا بچەقێنرێن لە زەوی، بەڵکو وەک دارێک وایە کە لە زەوی چەقیوە. وشەی عەرەبی ئەوتاد مانای واتە دارێک کە وەک لاقیتەی خێمەت چەقیوە. ئەمڕۆ لە خوێندنی زانستی زەویناسیدا ئەزانین کە شاخەکان ڕێگێکی قوڵیان هەیە و ئەمە لە نیوەی دووەمی ئەم سەدەیەدا دۆزراوەتەوە. هەروەها ئەو چینە ڕووکەشەی سەرەوەی شاخەکەی کە ئەیبینین بەشێکی زۆر بچووکە و بەشە قوڵەکەی لە ناوەوەیە، هەروەک درەختێک کە زۆرینەی لە زەوی چەقیوە و تەنها بەشێکی بچووکی سەرەوەی ئەبینیت زۆرینەی لە زەویدا چەقیوە، هەروەک شاخێکی بەستەڵک کە تەنها سەری شاخەکە ئەبینیت بەڵام لە سەدا 90 لەژێر ئاوە. قورئان لە سوورەتی ئەلغاشیە ژمارە 88 ئایەتی 19 و سوورەتی ئەننازیعات ژمارە 79 ئایەتی 32 دەفەرمێت والجبال ئەرساها، و شاخەکانمان ڕێک ڕاوەستاندووە لەسەر زەوی. ئەمڕۆ لە دوای ئەوەی زانستی زەویناسی پێشکەوتووە و دکتۆر کامبێڵیش ئەوەی ڕاگەیان با پێی توێری جوولەی پێکاتە بەردیەکانی زەوی کە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1960دا کە بەرزی دەدات بە شاخەکان لە دروستبوونیدا، کە زەویناسەکانی ئەمڕۆ بە دڵنیاییەوە دەڵێن کە شاخەکان جێگیری ئەدەن بە زەوی و هەموو زەویناسەکان نا، بەڵام زۆرینەیان و هیچ کتێبێکم نەبینیوە و تەحدای دکتۆر کامبڵ ئەکەم کە یەک کتێبی زەویناسیم بۆ بێنێت، بەڵام بیر و بۆ چوونی تایبەتی زەویناسێک نا، چونکە ئەوە قورسایی نییە وەک بەڵگە بەکار بهێنرێت یان گفتوگۆیەکی تایبەتی لەگەڵ دکتۆر کامبڵ بەڵکو بەڵگەی دوکۆمنت کراو بهێنێت. هەروەها گەر کتێبەکە بخوێننەوە زەوی کە لەلایەنی زۆربەی زاناکانەوە دەخوێنرێت لە بواری زەویناسیدا، کە یەکێک لە نووسەرەکانی ناوی دکتۆر فرانک پرێسا کە پێشتر ڕاوێژکاری سەرۆکی پێشووی ئەمریکا بوو جیمی کارتەر، سەرۆکی ئەکادیمیای زانستەکانی ئەمریکایە کە نووسیویەتی لە کتێبەکەیە شاخەکان کە دروست بوون ڕەگێکی قۆڵین هەیە لە ژێرەوە و کاری شاخەکان جێگیرکردنی زەویە. و قورئان لە سوورەتی ئەنبیا ژمارە 21 ئایەتی 31 و سوورەتی لوقمان ژمارە 31 ئایەتی 10 و لە سوورەتی ئەننەحل ژمارە 16 ئایەتی 15 کە دەفەرمێت کەوامان کردووە شاخەکان ڕێکڕاوەستن لەسەر زەوی بۆ ئەوەی زەوی نەلەرێتەوە لەگەڵ ئێوە و لەگەڵ شاخەکانە. کاری شاخەکان کە لە قورئانە دراوە بۆ ئەوەیە کە نەهێڵێت زەوی بلەرێتەوە. لە هیچ شوێنێکی قورئانە نەهاتووە بڵێت شاخەکان زەوی لە بوومەلەرزە دەپارێزن، وەک دکتۆر کامبێڵ وتی لە کتێبەکەیە و لە قسەکانیشیا کە ئەبینی ئەو هەرێمانەی شاخیان زۆر تێدایە زوو تووشی بوومەلەرزە ئەبن و شاخەکان هۆکارن بۆ ئەم بوومەلەرزانە. ئەوەی لێرەیە گرنگە بیزانن لە هیچ شوێنێکی قورئانە نەهاتووە کە شاخ زەوی ئەپارێزێت لە بوومەلەرزە. وشەی عەرەبی بۆ بوومەلەرزە زیلزال یان زەلزەلە کە دکتۆر ویلیام عەرەبیش ئەزانێت، بەڵام ئەم وشەی کە بەکار هاتووە لە دەقەکانی قورئان
تەمدیدیە کە بەواتای لەرە یاخود جوولە دێت. وەک قورئان لە سوورەتی لوقمان ژمارە 31 ئایەتی 10 هەروەها لە سوورەتی نەحل ژمارە 16 ئایەتی 15 دەفەرمێت شاخمان بە ڕاوەستاوی کردوتە زەویەوە بۆ ئەوەی نەجوولێتەوە لەگەڵتانە تەمدید بکەم بجوولێتەوە لەگەڵتانە واتە ئەگەر شاخەکان نەبوونایە گەر بڕۆیشتیتایە یان بجوولایتایە زەویش لەگەڵتا دەجوولە ئەگەر لار بیتەوە ئەوە زەویش لار ئەبێتەوە لەگەڵتا و هەمومان ئەزانین کە بەسەر زەویدا ئەڕۆین زەوی جوولە ناکات و هۆکاری ئەو جوولە نەکردنەش بە بۆچوونی دکتۆر فرانک پرێس و دکتۆر نەجات لە وڵاتی سعودیا کە کتێبێکی تەواوی نووسیوە لەسەر زەوی ناسی و قورئان وەڵامی هەموو ئەو قسانەی دکتۆر کامبڵ ئەیاتەوە بەوردی. دکتۆر کامبڵ لە کتێبەکەیان نووسیوێتی ئەگەر شاخەکان زەوی ڕابگرن لە جوولە کەواتە چۆن لە هەرێمە شاخاویەکانە بوومەلەرزە هەیە. وەڵامەکەشم ئەوە بوو کە قورئان شتی وای نەوتووە و وشەی بوومەلەرزەی کوردی واتە زیلزال لە عەرەبیەوە گەرسەیری قاموز بکەیت دەڵێت بوومەلەرزە ئەو هەزە لە پڕەیە کە ڕوو ئەدات لە چینی سەرەوەی زەوی بەهۆی دەرچوونی پەستانی چینەکانە لەسەر یەک یان شەقبوونی بەردی ژێر زەویە یاخود هۆکارەکەی تەقینەوەی بورکانەکانە. قورئان باسی بوومەلەرزە ئەکات لە سوورەتی زیلزالدا بەڵام لێرەدا باسی تەیمدید بکەم ئەکات بۆ ئەوەی نەهێڵێت زەوی لەگەڵتان بجوولێت. هەروەها وەڵامی ئەو پرسیارە ئەداتەوە کە بۆ لە هەرێمە شاخاویەکان بوومەلەرزە هەیە. وەڵامەکەش ئەوەیە کە ئەگەر بڵێم پزیشکی دەرمانساز کاریان ئەوە بێت کە نەهێڵن خەڵکی نەخۆش بکەوێت ئەگەر کەسێک ئەم پرسیارە بکات گەر پزیشکێک ئەوەیە خەڵک چاکاتەوە و نەهێڵێت نەخۆشکەون بۆچی ژمارەی نەخۆشەکان زیاترە لە نەخۆشخانە بە بەراورد بە پزیشکەکان لە بواری زەریانناسیدا. قورئانی پیرۆز لە سوورەتی ئەلفورقان ژمارە 25 ئایەتی 53 دەفەرموێت ئەوە پەروەردگارە کە دوو ئاوی جیای لە پاڵیەکدا داناوە یەکێکیان شیرین و سازگارە و ئەوی تر سوێر و ناخۆشە ئەم دوو ئاوە بە یەک ئەگەن بەڵام تێکەڵ یەک نابن لە نێوانیاندا بەرزەخێک هەیە ڕێگایان نادات. و لە سوورەتی ئەڕەحمان ژمارە 55 ئایەتی 19 بۆ 20 دەفەرموێت هەر ئەڵڵایە کە دوو ئاوی ڕۆیشتووی ئازاد کردووە و لە نێوانیاندا بەرزەخێکەیە بە یەک ئەگەن بەڵام تێکەڵ نابن. پێشتر مفەسیرەکانی قورئان نەیان ئەزانی کە مەبەستی چییە ئەم ئایەتە. زانیاری هەیە لەسەر ئاوی شیرین و سوێر بەڵام لە نێوانیانە بەرزەخێکەیە بۆ ئەوەی تێکەڵ نەبن. یعنی چی؟ لە ئەمڕۆدا کە زانستی زەریاناسی پێشکەوتووە بۆمان دەرکەوتووە کە هەر کاتێک جۆرێک لە ئاو تێکەڵ ئەبێت بە جۆرێکی تر لە ئاوە تایبەتمەندیەکانی خۆی لەدەست ئەیات و تایبەتمەندی ئەوی تر وەرئەگرێت و لە نێوانیانە شوێنێکەیە کە خاسیەتەکانیان ئەگۆڕێت و قورئان با بەرزەخ ناوی دەبات کە ماناکەی شوێنێکە کە نابینرێت و ئەمە لالایان کۆمەڵێک زاناوە ڕێککەوتون لەسەری تەنانەت لە ئەمریکا یەکێک لەو زەریاناسانایە بە ناوی دکتۆر هەیە. دکتۆر کامبێڵیش لە کتێبەکەیە ئەڵێت ئەمە دیاردەیەکی بینراوە و بڵاوە ڕاوکەرانی ماسی ئەو کاتە زانیویانە کە ئاوی سوێر و شیرن هەیە بەو مەبەستە پێغەمبەر محەممەد لە سەفەرەکەیە بۆ سووریا یان چۆتە دەریاوە یان پرسیاری کردووە. باشە هاوڕام لەگەڵت کە ئەو ئاوی شیرین و سوێرە دیاردەیەکی زانراو بووە بەڵام خەڵک نەیان زانیوە بربەستێکی نەبیندراو هەیە تا ئەم دوایە ئامانجی زانستی کە پیشان بدرێت. لێرەیە بربەستەکەیە نەک ئاوی شیرین و سوێر. لە بواری کۆرپەلەزانیدا کە دکتۆر کامبڵ نیوەی کاتەکەی لەوەیە بەسەر برد کاتی ئەوە نییە کە وەڵامی هەموو وردەکاریە نامەنتیقیەکانی بدەمەوە تەنها کورتە وەڵامێک ئەدەمەوە کە پێویست کات بە پشتیوانی خوداوە بۆ زانیاری زیاتر بڕۆنەوە سەر ڤیدۆکانم لەسەر قورئان و زانستی سەردەم و کاسیەتەکانی ترم لەسەر قورئان و موعجیزەی زانست. کۆمەڵێک عارەب هەندێک زانیاریان کۆ کردەوە لە قورئان و حەدیسەکاندا کە پەیوەندیان هەبووە بە کۆرپەلە زانیەوە و ناردیان بۆ پرۆفیسۆر کیت مۆر کە سەرۆکی بەشی توێکاری بوو لە زانکۆی تۆرنتۆ لە کەنەدا و ئێستا یەکێکە لە زانا بەتوانەکانی بواری کۆرپەلەزانی.
لە دوای خوێندنەوەی هەندێک لە وەرجێردراوەکانی قورئان بانگێشت کرا ووتی زۆربەی دەقەکانی قورئان و حەدیسەکان هەر بە تەواوی هاوبۆچوونن لەگەڵ کۆرپەلەناسی سەردەمدا، بەڵام هەندێک شتی تێدایە ناتوانم بڵێم هەڵەیە و ناشتوانم بڵێم ڕاستە، چونکە هیچ نازانم لەبارەیانەوە. و ئەو دوو ئاەتەش یەکەمیان هی ئەو سوورەتە بوو کە یەکەم جار دابەزیوە کە سوورەتی العەلەق ژمارە 96 ئاەتی 2 دەفەرمێت اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق بخوێنەرەوە بەناوی پەروەردگارتەوە کە مرۆڤی دروست کردووە لە شتێک کە خۆی هەڵ ئەواسێت یان شتێکی شێوەکرمی زەرو وەهایە. سەبارەت بە قسەکەی دکتۆر ویلیام کامبڵ کە دەڵێت بۆ تێگەیشتن لا وشەیەک ئەبێت ئەو مانایە بزانیت کە کاتی نووسینەکە کاریان پێکردووە. باشە، هاوڕام ئەگەر ویستت شیکاری مانای وشەیەک بکەیت ئەبێت لە مانایە تێبگەیت کە کاتی دابەزین هەی بووە و خەڵک تێگەیشتون. سەبارەت بە وتەکە ڕاستە ئەمە گونجاوە بۆ ئینجیل و هاوڕام لەگەڵت، چونکە ئینجیل تەنها بۆ کوڕانی بەنی ئیسرائیل نێدراوە و بۆ ئەو کاتە لە مزگەینی مەتتایە، بۆ ئەو کاتە لە مزگەینی مەتتادایە بەشی 10 دەقی 5-6 عیسا سەلامی خوای لێبێت بە هاوڵانی ئەڵێت نەڕۆن بە شوێنی جێنتایل غەیرە جوولەکەکان مەکەون. جێنتایلەکان چێن؟ ناجوولەکەکان واتە موسڵمانەکان هیندۆسەکان هەتا دوایی. لە بڕی ئەوانە بچنە دواهەمین ماڵی ئیسرائیلیەکەوە. عیسا عەلەیهی سەلام دەفەرمێت لە ئینجیلی مەتادا بەشی 15 دەقی 24 من نەنێردراوم تەنها بۆ مەڕەون بووەکانی ئیسرائیل نەبێت، کەواتە عیسا و ئینجیل تەنها نێردراون بۆ کوڕانی بەنی ئیسرائیل. جا ئەگەر بۆ ئەوان هاتبێت ئەبێت بە بۆچوونی ئەوان و سەردەمیان لێچی بیتەوە، بەڵام قورئان تەنها دانەبەزیوە بۆ خەڵکی عەرەبی ئەو کاتە. قورئان تەنها نەهاتووە بۆ موسڵمان، بەڵکو قورئان بۆ هەموو مرۆڤایەتیە و کاتەکەی هەتاهەتاییە. و قورئان لە سوورەتی ئیبراهیم ژمارە 14 ئاەتی 32 و لە سوورەتی البەقەرە ژمارە 2 ئاەتی 185 و لە سوورەتی ئەززومەر ژمارە 39 ئاەتی 41 دەفەرمێت قورئان بۆ هەموو مرۆڤایەتیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها نەنێردراوە بۆ موسڵمانان یان عەرەب. الله لە سوورەتی ئەنبیا ژمارە 21 ئاەتی 107 ئەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، واتە کە ئێمە تۆمان ناردووە ئەی محەممەد تەنها وەک مێهرەبانی و ڕێنیشاندەر بۆ هەموو مرۆڤایەتی. سەبارەت بە قورئان ناتوانیت مانا ببەستیتەوە بە کاتێکی دیاری کراوەوە، چونکە بۆ هەتا هەتایە، کەواتە یەکێک لە ماناکانی العەلەقە شتێکی شێوەکرمی زەرویە یان شتێکە خۆ هەڵواسەرە. پرۆفیسۆر کیت مۆر وتی نازانم لەبارە شێوەی قۆناغەکانی سەرەتای مرۆڤەوە کە لە کرمی زەرو بچێت، هەر بۆیە چوو دەستی کرد بە شیکارکردنی قۆناغەکانی سەرەتای دروستبوونی کۆرپەوە لە ژێر مایکرۆسکۆپدا و بەراوردی کرد لەگەڵ وێنەی کرمی زەرودا و بەڕاستی سەری سوڕما لە لێکچوونەکانی نێوانیان. ئەمە وێنەی کرمی زەڕوە لەگەڵ کۆرپەلەی مرۆڤدا. ئەوەی کە دکتۆر ویلیام کامبڵ پیشانیدان لەلایەکی تری کۆرپەلەکە بوو. پرۆفیسۆر کیت مۆر لە دوای ئەوەی هێشتا پرسیارم لێکرد وتی ئەگەر ئەو هەشتا پرسیارەت لێ بکرمایە 30 ساڵ لەمە و پێش لە توانامان نەئەبوو زیاتر لە 150 وەڵام بەمەوە، چونکە کۆرپەلەزانی لەم دوایەدا گەشەی کردووە و پێشکەوتووە. نزیکی 30 ساڵە ئەمە وەڵامی ئەو بوو. لە ساڵانی هەشتاکانە ئێستا باوەڕ بە دکتۆر کیت مۆر بکەین کە قسەکانی تەسجیل کراوە هەیە لە دەرەوە، ئایا تۆ باوەڕ بە گفتوگۆیەکی تایبەت ئەکەیت لە نێوان دکتۆر کامبڵ و کیت مۆردا یان بەڵگەی دیکۆمنتی ناو ئەم کتێبە و ئەم وێنەیەی نیشانمدان؟ هەروەها لە ڤیدۆیەکەم باڕوونی ئەبینی ئەو لێدوانانە ئەدات. جا ئەبێت هەڵی بژێریت لە نێوان گفتوگۆیەکی تایبەتدا لەگەڵ دکتۆر کامبڵ یان ڤیدۆیەک کە تۆمار کراوە کە لە 100% خۆم قسەم کردووە. مانک ڕووناچیەکی وەرگیراوە، ئێستا ئەچینە سەر ئەو باسە. هەروەها زانیاری زیاتر کۆکرایەوە لە قورئان و حەدیث و دواتر کرایە ئەم کتێبەوە کە ناوی گەشەی مرۆڤە و خەڵاتی نۆبڵی پێدرا. ئەم کتێبە خەڵات کرا وەک باشترین کتێبی پزیشکی کە لەلایەن یەک نووسەرەوە بڵاو کراوەتەوە.
قورئانی پیرۆز لە سوورەتی المؤمنون ژمارە 23 ئایەتی 13 و لە سوورەتی الحەج ژمارە 22 ئایەتی 5 و لە چەندین شوێنی تری قورئاندا هاتووە کە مرۆڤ لە نوتفە دروست بووە، واتە ڕێژەیەکی بچووک لە شلە وەک قەترەیەکە لە زمانی عەرەبیە هاتووە بە ڕێژەیەکی زۆر بچووک. ئەمڕۆ بۆمان دەرکەوتووە لە بەرکەوتنی سپێرم بۆ هێلکۆکە کە چەندەها ملیۆن سپێرم هەیە، بەڵام تەنها یەک دانەی پێویستە بۆ پیتاندنی هێلکە کە قورئان بەو یەک سپێرمە دەڵێت نوتفە، و لە قورئانە لە سوورەتی ئەسسەجدەدا ژمارە 32 ئایەتی 8 دەفەرمێت مرۆڤمان دروست کردووە لە ئەسسولالە، واتە باشترین بەشی سپێرمە کە لەناو ئەو سپێرمە بێشمارەدا کە هێلکۆکە بپیتێنێ. قورئان ناوی ئەسسولالە قورئان لە سوورەتی ئەلئینسان ژمارە 76 ئایەتی 2 دەفەرمێت مرۆڤمان لە نوتفە ئەمشاج دروست کردووە، واتە لە تێکەڵەیەکی بچووکی هەردوولا کە ئەگەڕێتەوە بۆ سپێرم و هێلکۆکەکە پیتاننەکە بە ئەنجام دەگێنن. قورئان باوردی قۆناغەکانی دروستبوونی کۆرپەلە پیشان ئەدات کە دکتۆر کامبڵ پێشتردا باسی کرد. لە سوورەتی المؤمنوندا هاتووە ژمارە 23 ئایەتی 12 بۆ 14 کە دەفەرمێت مرۆڤمان دروست کردووە لە نوتفە، واتە قەترەیەکی بچووک، دواتر خستومانەتە قەرار المەکین، واتە شوێنێکی سەلامەتەوە، دواتر خستومانەتە سەرشێوەی العەلەقە، واتە خۆ هەڵواسەرێک یان شێوەکرمی زەرویەک، دواتر ئەو عەڵقەیەمان کردووە بە مودغە، واتە پارچە گۆشتێکی جوراو، دواتر ئەو مودغەیەمان کردووە بە عیظام، واتە ئێسک، ئەویشمان داپۆشیوە بە گۆشت، و لە دوا قۆناغدا دروستکراوێکی نوێمان دروست کرد. و پیرۆزی تەنها بۆ ئەڵڵایە کە جوانترین کردگارە ئەم سێ ئاەتەی قورئانن بەوردی باسی قۆناغەکانی دروستبوونی کۆرپەلە ئەکەن بە درشتی. یەکەم نوتفە ئەخرێتە شوێنێکی پارێزراوەوە، دواتر ئەبێت بە عەلەقە کە سێ مانای هەیە. یەکەم مانای بۆ شتێکە کە خۆ هەڵواسەرە و ئەزانین لە قۆناغە سەرەتاییەکانی کۆرپەلەی دروستبووندا کۆرپەلەکە خۆی هەڵواسیوە بە دیواری منداڵداندا. تا کۆتا قۆناغی دووەم واتای شێوەکرمێکی زەرووە، هەروەک لە پێشتردا باسم کردووە کۆرپەلە بە دڵنیاییەوە لە کرمی زەروو ئەچێت. لە قۆناغەکانی سەرەتایە سەرباری ئەوەی شێوەی کرمی زەرووی هەیە، وە کرمی زەروش هەڵسوکەوت ئەکات و خۆراکی خۆی لە دایکەکەوە هەڵدەمژێت و وەک خوێن مش کار دەکات. و مانای سێمی العەلەقە کە دکتۆر کامبڵ دژی ئەوەستێتەوە و بە مانا ڕاستەکەی ئەزانێت کە کلۆیەک خوێنی مەیوە، هەر لەبەر ئەوەش دەڵێ قورئان هەڵەیە. ئەزانم کە دکتۆر ویلیام دژی ئەم واتایە ئەوەستێتەوە کە ئەڵێت چۆن ئەبێت واتای کلۆیەک خوێنی مەیو بدات گەروابێت قورئان هەڵەیە. باش لە وەڵامە ئەڵێم بەداخەوە کە قورئان هەڵە نییە، بەڵکو لەگەڵ ڕێزمدا ئەو هەڵەیە، چونکە لە ئەمڕۆیا و دوای ئەو پێشکەوتنەی لە کۆرپەلەناسیا بەدەست هاتووە تەنانەت دکتۆر کیت مۆر ئەڵێت کۆرپەلە لە قۆناغە سەرەتاییەکانە سەرباری ئەوەی شێوەی لە کرمی زەڕوو ئەچێت لە شێوەی کلۆیەک خوێنیش ئەچێت، چونکە لە قۆناغە سەرەتاییەکانی ئەلعەلەقدا واتە 3 بۆ 4 هەفتەی سەرەتا خوێنەکە دەمەیێت. لەو خوێنبەرانەی کە 4 دەوری کۆرپەلەکەیان داوە کە پرۆفیسۆر کیت مۆر دەڵێت لە پارچەی خوێنی مەیو دەچێت کە تێیدا خوێنەکە مەیوە و لە دەوری کۆرپەکەیە، هەروەها لە ماوەی 3 هەفتەم خوێن دابەشبوون ئەوەستێت و دوای ماوەیەک ئینجا خوێن دابەشبوون دەست پێ دەکات، لەبەر ئەوە ئەگەری ئەوە دائەنێت کە لە شێوەی کلۆیەک خوێنی مەیو دابێت. و ئەگەر دیتبێتتان کە ئەو کۆرپەلەیەی لەبار برابێت ئەبینین لە شێوەی پارچەیەک خوێنی مەیودایە. تەنها یەک دێر بەسە بۆ بە هەڵەخستنەوەی هەموو بانگەشەکانی دکتۆر کامبێڵ، ئەویش ئەوەیە کە قۆناغەکان شکلن، واتە لەسەر بنەمای شێوەن. قورئان باسییان ئەکات تەنها لەسەر شێوە و شکل باسی ئەکات. سەرەتا باسی شێوەی العەلەقە واتە شێوە کرمێکی زەروو لەگەڵ شێوەی پارچە خوێنێکی مەیو. و ئێستا دکتۆر کامبێڵ هاتووە ئەڵێت تکایە مانای خوێنە مەیوەکە بسڕنەوە، بەڵام هیچ کێشەی نییە و بەدڵنیاییەوە شێوەکەی وەک پارچەیەک خوێنی مەیو وایە و قۆناغەکان لەسەر بنەمای شێوەکەی دیاری کراوە لە قورئانە.
واتە لە شتێک دروستکراوە کە لە شێوەیە وەک پارچەیەک خوێنی مەی وایە و شێوەی کرمی زەروی هەیە هەروەها شێوەی خۆ هەڵواسەرێک و قورئان دەڵێت ئەلعەلەقەکە دەکات بە شێوە گۆشتێکی جوراو و پرۆفیسۆر کیت مۆر پارچەیەک پلاستیکی بە ددانی خۆی جووی تا بزانێت وەک ئەو دەردەچێت دەرکەوت بۆی کە لە شێوەدا تەواو وەک یەکن و شوێن ددانەکانی خاڵە هاوبەشەکانی نێوانیانی پیشان دەدا کە دکتۆر کامبڵ ئەڵێت کاتێک کە ئەلعەلەقە دەبێت بە مودغە هێشتا هەرخۆی هەڵواسیوە تا چەند مانجی دواتریش هەروایە لەبەر ئەوە قورئان بەلایەوە هەڵەیە منیش لە سەرەتایە وەڵامم دایەوە کە قورئان باسی شێوەی کۆرپەکە ئەکات کە وەک کرمی زەڕوو لە شێوەیە وەک کڵۆیەک خوێنی مەییوە لە شێوەیە و دەگۆڕێت بۆ شێوە گۆشتێکی جوراو کە تا کۆتایی خۆی هەڵواسیوە کێشەمان نییە لەوەشدا چونکە قۆناغەکانی کە قورئان دیاری کردووە لەسەر بنەمای شکلە نەک لەسەر بنەمای ئەو ئەرکانەی ئەیکەن دواتر قورئان دەفەرمێت مودغەکەمان کرد بە ئێسک و ئێسکەکانمان بە گۆشت داپۆشید لەگەڵ دکتۆر کامبڵ هاوڕام کە ئەڵێت سەرەتاکانی دروستبوونی ماسوولکە ئێسکە کرکراچیەکان بە یەکەوە دروست ئەبن لەگەڵ یا هاوڕام زانستی کۆرپەلەناسی بۆی دەرکەوت کە سەرەتای ئێسک و ماسوولکە بە یەکەوە دروست دەبن لە نێوان ڕۆژانی 25 بۆ 40 کە قورئان پێی دەڵێت مودغە بەڵام هیچیان گەشەیان نەکردووە و دوای ئەوە لە هەفتەی حەوتەمدا کۆرپەکە شێوەی مرۆڤ وەردەگرێت ئینجا ئێسک دروست دەبێت کۆرپەلەزانی ئەمڕۆ دەڵێت ئێسکی کۆرپەلە لە 42هەمین ڕۆژدا دروست دەبێت و شێوەی ئێسکە پەیکەر دەبەخشێت بە کۆرپەکە تەنانەت لەم قۆناغەیە کە ئێسکەکان دروست بوون ماسوولکە دروست نەبووە بەڵکو دواتر لە هەفتەی حەوتەم بۆ سەرەتای هەشتەم ماسوولکە دروست دەبێت ئەنجام ئەوەیە قورئان بە تەواوی و بێکێشە باسی شێوەی کۆرپەکە ئەکات کە یەکەم عەلەقەیە دواتر و ئەلمودغە دواتر ئەلعیظام و داپۆشینی بەگۆشتا کە تەواو بووە و شێوازە باسکراوەکەی قورئان زۆر تەواوە و پرۆفیسۆر کیت مۆر دەڵێت قۆناغەکانی کۆرپەلەزانی ئەمڕۆدا باز دەکرێت زۆر ئاڵۆزە کە یەکەم و دووەم و سێم و تا دواتر بەڵام ئەو قۆناغانەی قورئان دیاری کردووە لە بنەمای شێوەکەی ڕەوانبێژیانەتر و جوانتر باسکراوە سوپاس بۆ ئەڵڵا هەر بۆیە دواتر گوتی کە ئەو ناڕازی نییە بەوەی کە محەممەد پێغەمبەر بێت و قورئانی پیرۆزیش هەر لەلایەن خوای پەروەردگارەوە هاتبێت لە سوڕەتی ئەننیسا ژمارە 4 ئایەتی 56 لەبارەی ئازارەوە ئەدوێت پێشتر دکتۆرەکان وایان ئەزانی کە دەماغ بەتەنها بەرپرسە لە هەستکردن بە ئازار بەڵام زانستی ئەمڕۆ دەری خستووە کە لەگەڵ ئەوەی لە مێشکدایە لە پێسدا کۆمەڵێک هەستوەرگر هەیە کە ئازار هەست پێ دەکەن پێیان دەوترێت هەستەوەری ئازار و قورئانیش لە سوڕەتی ئەننیسا ژمارە 4 لە ئایەتی 56 دەفەرمێت بۆ ئەو کەسانەی کە بەڵگەکانی ئێمەیان پەسەند نەکرد دەیان خەینە ناو ئاگرەوە کە پێستیان برژا پێستی تازەیان بینێ تا هەست بە ئازار بکەن قورئان وا باسی ئەکات کە شتێکەیە لە پێستەکەدا کە مەبەستی لە هەستەوەری ئازار وەرگرە پرۆفیسۆر تاغات شۆن کە سەرۆکی بەشی توێکاری لاشەیە لە شانک مایڕۆ لە وڵاتی تایلەند بە تەنها لەسەر ئەم ئاەتە شایەتمانی هێنا لە هەشتەمین کۆنفراسی پزیشکیدا لە ڕیاض شایەتیدا کە هیچ خوایەک شایستەی پەرستن نییە تەنها ئەڵڵا نەبێت و محەممەدیش صلی الله عليه وسلم پێغەمبەر و نێردراوی ئەڵڵایە لە سەرەتای قسەکانما چەند ئاەتێکی قورئانم خوێندەوە لە سوڕەتی فوسیلەت ئاەتی 53 دەڵێت لە داهاتوودا نیشانە و بەڵگەکانمانیان نیشان دەدەین لە ئاسۆکاندا و لەناو بوونەرەوەرەکاندا خۆیان تا ڕاستیەکانیان بە تەواوی بۆ ڕوون بێتەوە ئایا پەروەردگارت بەس نییە کە زانابێت بە هەموو شتێک ئەو تەنها ئاەتە بەس بوو بۆ دکتۆر تاغات شۆن کە باوەڕ بهێنێت کە قورئان سروشتی خوایە و موعجیزەیە هەندێک کەس لەوانەیە بە 10 بەڵگە باوەڕ بهێنن هەندێکی تر لەوانەیە سەدان بەڵگەیان بوێت هەندێک کەسی تر گەر هەزاران بەڵگەیان بدەیتێ هێشتا پێی ڕازی نین و حەق بەرپەرز دەدەنەوە قورئان بەو جۆرە کەسانە دەڵێت لە سوڕەتی ئەلبەقەرە ئایەتی 18دا دەفەرمێت ئەوانە کوێرن لاڵن وەکەڕن لە ئاس ڕاستیدا ئینجیلیش لە مەتادا لە بەشی 13 هەمان شت دەڵێت ئەوەی کە ئەڵێت ئەبیستن بەڵام تێناگەن وەکە دەڵێن دەبینن بەڵام نابینن
و هەروەها تێناگەن و لەبارەی بەشەکانی تری کۆرپە لە زانیەوە دواتر باسی ئەکەم لە بەشی بە هەڵەخستنەوەی بەرامبەردا گەرکات هەبوو ئەبێت دادپەروەر بم لەبارەی ئینجیل لەژێر ڕۆشنایی زانستدا بەڵام ئەوە بزانن کە قورئان دەڵێت لە سوورەتی ئەڕەعددا ژمارە 13 ئاەتی 38 کە چەند کتێبێکمان دابەزاندووە بۆتان لەلایەن ئەڵڵاوە تەنها ناوی چواریان هاتووە لە قورئاندا کە زەبور و تەورات و ئینجیل و قورئانە. تەورات ئەو کتێبەیە کە بۆ موسا دابەزیوە و زەبور بۆ داود دابەزیوە و ئینجیل بۆ پێغەمبەر عیسا عەلەیه السەلام دابەزیوە. هەروەها قورئان کۆتا سروشە کە بۆ محەممەد صلی الله عليه وسلم دابەزیوە. بالاتان ڕوون و ئاشکرا بێت کە ئەم ئینجیلەی کە ئێستا مەسیحیەکان باوەڕیان پێیەتی کاوشەی خودایە ئەوە نییە کە لە قورئاندا باسکراوە و باوەڕمان پێیەتی لەوانەیە قسەی خودای تێدا بێت بەڵام قسەی پێغەمبەرانیشی تێدایە و قسەی مێژوو نووسانیشی تێدایە و قسەی پڕوپوسیشی تایە. هەروەها پڕە لە هەڵەی زانستی ئەگەر کۆمەڵێک خاڵی زانستی باسکرابێت تێیدا ئەوە ڕەنگە بەشێک لە قسەی خوددا بێت بۆنە بەڵام ئەی چی لە هەڵە زانستیەکان ئەکەیت چی لە بەشە هەڵەکەی ئەکەیت ئەتوانیت بڵیت ئەمەش هەر لە خودداوە هاتووە. ئەمەوێت زۆر ڕازگۆیانە بدوێم بۆ خوشکان و برایانی مەسیحی کە ئامانجی من لێرەدا ئازاردانی هەستی کەستان نییە ئەگەر هەستان بریندار بێت بە قسەکانم. ئەوە لە پێشە داوای لێبوردن ئەکەم و تەنها ئامانجم ئەوەیە کە بیسەلمێنم قسەی خوددا نابێت هەڵەی زانستی هەبێت. هەروەک عیسا سەلامی خوای لێبێت دەڵێت بگەڕێن بە دوای ڕاستیدا ڕاستیەکان ئازادتان دەکەن کە پەیمانی کۆن و نوێتان هەیە ئێوە پێویستە کە دوای کۆتا پەیام بکەون کە ئەویش قورئانی پیرۆزە. ئەتوانم ڕازگۆتر بم بەرامبەر دکتۆر کامبڵ کە کتێبی نووسیوە لەسەر قورئان و ئینجیل لە ڕۆشنایی زانست و مێژوودا و ئەو قسەی کردووە لەسەری و خۆی پزیشکێکی تێگەیشتووە بۆیە گەر زۆر ڕسمیات بەکار ناهێنم بەرامبەری بۆ مەسیحیە بەڕێزەکانی کە ئامادەن لە ئێستاوە. داوای لێبوردنیان لێ ئەەکەم با دەستکەین با لێکۆڵینەوە لەوەی کە ئینجیل چی دەڵێت لەبارەی زانستی سەردەمەوە. سەرەتا بە بواری گەردونناسی دەست پێ دەکەین. کتێبی یەکەم پەیدابوون بەشی یەکەم دەڵێت سەرەتا خودای گەورە ئاسمانەکان و زەوی دروست کرد لە 6 ڕۆژدا و باسی بەیانی و ئێوارە ئەکات واتە یەک ڕۆژی لای خۆمان زانستی ئەمڕۆ پێمان دەڵێت کە ناکرێت گەردون دروست کرابێت لە ماوەی 6 ڕۆژ 24 کاتژمێردا. قورئانیش باسی دروستبوونی گەردون ئەکات بە 6 ڕۆژ کاوشەکە بە عەرەبی یەوم و بە کۆ ئەیامە واتە ڕۆژ مانای یەوم یان یەک ڕۆژە وەک لای خۆمان یاخود مانای ماوەچی زۆری هەیە. زانایانی ئیسلام دەڵێن ئەگونجێت گەردون لە 6 ماوەی دوور و درێژدا دروست بوو بێت و کێشەمان نییە لەگەڵی. خاڵی دووەم لە ئینجیل لە پەیدابووندا لە بەشی 1 3 بۆ 5دا دەڵێت ڕووناچی لە پێش گەردونەوە دروست بووە بەڵام لە دەقی 14 بۆ 19دا هۆکاری دروستبوونی ڕووناچی دەست پێ دەکات کە خۆرە لە 4ەم ڕۆژەوە چۆن ئەبێت خۆر 4ەم ڕۆژ دروست بێت و ڕووناچەکەی لە یەکەم ڕۆژەوە هەبێت. ئەمە هەڵەیەکی زانستیە و لە سفر و تەکویندا لە 9 بۆ 13 زەوی دروست دەبێت لە 3ەم ڕۆژدا چۆن ئەبێت شەو و ڕۆژ دروست بێت بەبێ زەوی کە دروستبوونی بەندە پێوەی. خاڵی 4ەم لە پەیدابوونی بەشی یەکەم دەقی 9 بۆ 13 زەوی لە 3ەم ڕۆژدا دروست کراوە و لە 14 بۆ 19 خۆر و مانگ لە 4ەم ڕۆژدا دروست کراوە. زانستی ئەمڕۆ پێمان دەڵێت کە زەوی بەشێکە لە خولگە سوڕاوەکەی زەوی و ناتوانرێت بەبێ خۆر بێتە بوون. خاڵی 5ەم ئینجیل دەڵێت لە پەیدابووندا بەشی یەکەم لە 11 بۆ 13دا کە ڕووگەکانی زەوی گشتی 3ەم ڕۆژ دروست بوون و لە دەقی 14 بۆ 19دا خۆر لە 4ەم ڕۆژدا دروست بووە. چۆن ڕووەک دێتە بوون لە کاتێکدا خۆر بوونی نییە و چۆن ئەژین بەبێ خۆر. خاڵی 6ەم کە ئینجیل لە پەیدابووندا بەشی یەکەم دەقی 16دا دەڵێت خوددا دوو ڕووناچی دروست کردووە ڕووناچیە گەورەکەیان خۆرە بە ڕۆژە ڕووناچی هەیە و ڕووناچیە بچووکەکەیان بۆ شەوە کە مانگە. گەربچنەوە سەر وەرجێڕدراوی دەقا عیبریەکە دوو چرایە واتە ڕووناچی خۆیان هەیە و باشتر تێ ئەگەن. ئەگەر هەردوو دەقەکانی پەیدابوون بەشی یەکەم دەقی 16 و 17 کە خوددا لە دەقی 17دا جێگیری کردوون تا ڕووناچی بدەن با زەوی واتە مانگ و خۆر ڕووناچی خۆیان هەیە کە ئەمەش دژی زانستی سەلمێنراوە
هەندێک کەسەیە لە مەسیحیەکان دەیانەوێت بیگونجێنن ئەڵێن ئەو 6 ڕۆژەی کە لە ئینجیل باسکراوە مەبەستی لە ماوەیە وەک قورئان واتە ماوەی دوور و درێژ نەک ڕۆژی 24 کاتژمێری. بەڵام ئەمیان شتێکی نالۆجی چییە؟ چونکە کە ئینجیل دەخوێنیتەوە باسی بەیانی و ئێوارە ئەکات و تێئەگەیت بە تەواوی مەبەستی لا ڕۆژە و کێشەمان نییە لەگەڵ ئەو گونجاندنە نامەنتیقیەدا. بەڵام لەو کاتەیە ئەتوانیت تەنها یەکەم هەڵەی زانستی پێچاک بکەیت کە 6 ڕۆژی دروستکردنی گەردوونە، دووەم خاڵ ڕووناچی ڕۆژە و دواتر سێەم شوێنی زەویە بەبێ خۆر و چوارەکەی تر هەرگیز چارەسەر نابێت. هەندێک دەڵێن ئەگەر مەبەستی لە 6 ڕۆژ ڕۆژی 24 کاتژمێری بێت بۆچی ڕووەکەکان ناژین یەک ڕۆژ بەرگە ئەگرن بەبێ خۆر؟ کێشە نییە گەروا بێت ڕووەکەکان بەبێ خۆر دروست بوون بۆ ماوەی یەک ڕۆژ ئەوە کێشەم نییە لەگەڵ ئەو گونجاندنە. بەڵام گەر بڵیت ڕۆژی 24 کاتژێریە ناتوانیت دواتر بڵیت ئەوە مەبەستی ڕۆژە ماوەیەکی درێژە، چونکە لە خورما و مێوش خورمش داوان ناکرێت گەر بڵیت ڕۆژەکە مەبەستی ماوەیەکی درێژە ئەو کێشە یەکەم و سێەم چارەسەر ئەکەیت. بەڵام وە چوارەکەی تر بێحەل ئەبن. بەڵام گەر بڵیت ڕۆژ مەبەستی پێ 24 کاتژمێرە ئەوە بەس خاڵی 5 چارەسەر دەکەیت و 5 کێشت ئەمێنێتەوە. هەڵە زانستیەکە هەر ئەمێنێتەوە. حەز ئەکەم دواتر دکتۆر کامبێڵ وەڵام بداتەوە کە ئایا ڕۆژ مەبەست لێی ماوەی درێژە کە 4 هەڵەی زانستی دروست دەبێت یان 24 سەحاتی و 5 هەڵە هەیە. کۆمەڵێک زانای مەسیحی باسییان کردووە کە دنیا چۆن کۆتایی پێدێت. ئەمە گریمانەیە. هەندێکیان لەوانەیە ڕاست بن و هەندێکیان لەوانەیە هەڵە بن. بەڵام دنیا یان کۆتایی پێدێت یان هەرگیز کۆتایی نایەت. بەڵام هەردووچی لە یەک کاتدا مەحاڵە و هەڵەیەکی زانستیە هەرچەندە ئەمە لە ئینجیل هەیە. لە کتێبی عیبریەکان لە بەشی یەکەم دەقی 10 و 11 وە کتێبی سرودە ئاینیەکان ژمارە 102 دەقی 25 بۆ 26 دەڵێت خدا ئاسمانەکان و زەوی دروست کردووە و لە کۆتاییان لەناو دەچن و پێچەوانەکەی با تەواوی باسکراوە لە کتێبی جامیعە ئیکسلیتسدا بەشی 1 دەقی 4 و لە کتێبی سرودەکان ژمارە 78 دەقی 69 دەڵێت زەوی تا هەتایە ئەمێنێتەوە و من بەجێی ئەهێڵم بۆ دکتۆر کامبڵ هەڵی بژێرێت کامیان دەقێکی زانستیە، یەکەمیان یان دووهەمیان. هەردووچی نابێت لە یەک کاتدا ڕاست بێت، جایان لەناو ئەچێت یان هەتایە ئەمێنێتەوە، کەواتە هەڵەیەکی زانستیە. لەبارەی ئاسمانەوە لە کتێبی جۆبزدا و بەشی 26 دەقی 11 دەڵێت کۆڵەکەکانی ئاسمان دەلەرێنەوە و قورئانیش دەفەرمێت لە سوڕەتی لوقمان ئاەتی دا ئاسمان کۆڵەکەی نییە، ئەی نابینن ئاسمان بێ کۆڵەکە وەستاوە. ئینجیل دەڵێت نەک تەنها ئاسمان کۆڵەکەی هەیە بەڵکو زەویش کۆڵەکەی هەیە و بە عەمود ڕاگیراوە. لە یەکەم سامۆئیلدا بەشی 2 دەقی 8 و هەروەها کتێبی جۆبدا بەشی 9 دەقی 6 و کتێبی پەندەکان بەشی 75 دەقی 3 هەموو ئەو دەقانە دەڵێن زەوی بە عەمود ڕاگیر کراوە. لە بواری خۆراک و ژەمە خۆراشی تەندروستدا بزانین ئینجیل چی دەڵێت. ئینجیل لە بەشی یەکەمی پەیدابوون دەقی 29 دەڵێت خدا هەموو ڕووەکەکانی پێداون کە تۆیان هەیە و ئەو درەختانەی کە بەرهەمیان هەیە وەک خواردن بۆتان. وەرجێردراوە نێودەوڵەتیەکە دەڵێت هەموو درەختە بەرهەمدارەکان و ئەو درەختانەی کە میوەدارن هەموویان شیاون بۆ خواردن. لە ئەمڕۆیە تەنانەت کەسی نەشارەزاش ئەزانێت کە چەندین ڕۆکی ژەهراوی هەیە وەک شاتووی کێ و وەسترێچی کە وەک ژەهرێکی ئاڵوودەی و تاتوراوە و ئەو ڕووەکانەی پێکاتەی سروشتی ئەلکلۆدیان تێدایە و ئۆلیندا کە تەنها بە خواردنیان ڕەنگە بمریت. چۆن ئەبێت دروستکەری گەردوون نەزانێت کە کۆمەڵێک ڕووەکەیە بە خواردنیان ئەتکوژێت و هیوادارم دکتۆر کامبڵ نەیدات بە نەخۆشەکانی. ئینجیل تاقیکردنەوەیەکی زانستیە کە چۆن بتوانیت مەسیحیەکی ڕازگۆ بناسیتەوە. لە مزگەنی مەرقادا بەشی 16 دەقی 17 بۆ 18 دەڵێت کۆمەڵێک نیشانەت دەبێت بۆ باوەڕداری ڕاستەقینە لە ناویانە بە ناوی منەوە شەیطان دەردەکەن، بە زمانی بیانیتر قسە دەکەن و دەتوانن ماری ژەهراوی بگرن و ئەگەر ژەهری کوشندەیان خواردەوە هیچیان لێ نایەت وەگەر دەست بخەنە سەر نەخۆش چاکی دەکەنەوە.
ئەمە تاقیکردنەوەیەکی زانستی با شێوەیەکی زانستی تا باوەڕداری مەسیحی پێ بناسرێتەوە لە 10 ساڵی ڕابردووی ژیانمدا گفتوگۆم لەگەڵ دەیان مەسیحی کردووە لە نێوانیان بانگخواست تا ئێستا یەک مەسیحیم نەدۆزیەوە لەم تاقیکردنەوەی ناسینەوەی مەسیحی ڕاستەقینەیەدا دەرچوو بێت کە لە ئینجیلایە یەک مەسیحیشم نەدیوە کە ژەهری خواردبێت و نەمردبێت و لە ڕوانگەی زانستەوە ئەمە تاقیکردنەوەیە کە بۆ ناسینەوەی ساختەکان و تا ئەگەر کەسێک ئەم تاقیکردنەوەیە بکات و بمرێت ئەوە دیارە مەسیحی نەبووە ئەگەر مەسیحی نەبێت و تاقی بکەیتەوە بۆ بەدرۆ خستنەوەی ئەوە تۆ ئەمریت چونکە تۆ هەوڵ ئەدەیت بەدرۆی خەیتەوە و تاقی ئەکەیتەوە بۆ بەدرۆ خستنەوەی هەر بۆیە تۆش ئەدۆڕیت بەو مەبەستا گەر کەسێ مەسیحی ڕاستەقینە نەبێت ئەم تاقیکردنەوەیە ئەنجام نادات هەرگیز کتێبەکەی قورئان و ئینجیل لەژێر ڕۆشنایی زانست و مێژووی دکتۆر کامبڵم خوێندەوە و وایدا ئەنێم کە ئەو مەسیحیەکی ڕاستەقینەیە بەلایانی کەمەوە داوای لێ ئەەکەم کە تاقیکردنەوەی ناسینەوەی مەسیحی ڕاستەقینەم بۆ ئەنجام بدات من داوا ناکەم دکتۆر کامبڵ ژەهری کوشندا بخوات چونکە دوایی کەس نابێت مناقەشەی لەگەڵ بکەم من تەنها داوای تاقیکردنەوەیەکی تری لێ ئەەکەم هی ئینجیل کە قسەکردنە بە زمانی بیانی و زۆرتان ئەزانن کە هیندستان وڵاتێکە کە هەزاران زمان و دیالێکتی تێدایە و تەنها داوای لێ ئەەکەم ئەم سێ وشەیەم بۆ بڵێت 100 ڕوپی لە هەر 17 زمانە ڕسمیەکەی هیندستانە و بۆ ئاسانکاری بۆ کارەکەی دکتۆر کامبڵ 100 ڕوپیەکەم پێیە کە بە هەر 17 زمانەکە لەسەری نووسراوە بێجگە لە ئینگلیزی و هیندیەکەش خۆم یارمەتی ئەیم بۆ خوێندنەوەی هیندیەکە کە پێی ئەڵێن ئێکس ئۆڕۆپیا و بۆ 15 زمانەکەی تر داوام لێی ئەوەیە بیخوێنێتەوە هەرچەندە ئەزانم مەسیحی ڕاستەقینە بە هەموو زمانێک قسە ئەکەن با بێ یارمەتی بەس ئەڵێم با یەک کەس تاقی بکاتەوە هەر بۆیە کە ئاسانکاری ئەەکەم هەرچەندە باوەڕ ناکەم کەس دەرچێت لەم تاقیکردنەوەیەدا جا ئەگەر لە بیری نییە یان لە خۆیەوە ناتوانێت بڵێت قەینا با بیخوێنێتەوە کێشەم نییە و داواکارم بیدەنا دکتۆر کامبڵ تا دواتر بیخوێنێتەوە بۆمان 15 زمانە یەکیانم بۆ خوێندیتەوە و خۆم ئەوانەی تر بۆ تۆ ئینجیل چی دەڵێت لەبارەی هایدرۆلۆجیەوە واتە زانستی ئاو لە کتێبی پەیدابووندا بەشی 9 دەقی 13 بۆ 14 دەڵێت لە دوای لافاوەکەی نوح خوددا دەڵێت پەلکە زێڕینە دروست دەکات وەک نیشانەیەک بۆ مرۆڤەکان کە چیتر زەوی ژێر ئاو ناکەوێت هەرگیز بۆ کەسێک کە هیچ لە زانست نەزانێت ڕەنگە گونجاو بێت کە پەلکە زێڕینە نیشانەی خوددایە کە ئیتر زەوی ژێر ئاو نەکەوێت بەلافاو بەڵام زانست دەری خستووە کە پەلکە زێڕینە بەهۆی شکانەوەی ڕووناچی خۆرەوەیە لە دوای نەمانی باران بەدڵنیاییەوە هەزاران پەلکە زێڕینە هەبوو لە پێش سەردەمی نوحدا وەک ئەوە وایە ئەگەری ئەوە دابنی یاسای ڕووناچی شکانەوە نەبووە ئەوەش هەڵەیە لە بواری پزیشکیدا لە کتێبی لیفیتیکسدا بەشی 14 دەقی 49 و 53دا ڕێگایەکی ئاساییمان دەداتێ بۆ پاکردنەوەی ماڵ لە پەتای کەڕ و کوڵی ئەڵێت دوو باڵندە بهێنە یەکێکیان بکوژە لەگەڵ داردا گیای هیسۆپ و سکارلێت و باڵندەکەی تر بخەرە ئاوە و دواتر بیپڕژێنە لە مەلەکەدا 7 جار لە ڕۆژێکدا خوێن بپڕژینی لە ماڵەکەت بۆ پاکردنەوەی کوڵی و شەهر هیوادارم کە دکتۆر کامبڵ ئەم ڕێگایە بەکار نەهێنێت بۆ پاقشکردنەوە لە کتێبی لیفیتێکسدا بەشی 12 دەقی 1 بۆ 5 با شێوەیەکی زانستی دەزانین کە کاتێ دایک منداڵی دەبێت و دوای سوڕی مانگانە پاک نییە بەڵام لە لیڤیتێکە 12دا دەڵێت دوای ئەوەی دایک منداڵی نێری دەبێت دایکەکە بۆ ماوەی 7 ڕۆژ بە پاچی نامێنێت و بەردەوام دەبێت تا 33 ڕۆژی تر و گەر کچی ببێت دایکەکە بۆ ماوەی 2 هەفتە پاک نییە و ماوەکەی بەردەوام دەبێت بۆ 66 ڕۆژ بە کورتی ئەگەر دایک کوڕی بێت ئەوە بۆ ماوەی 40 ڕۆژ پاک نییە ئەو ئافرەتە بەڵام گەر کچی بێت ئەوە بۆ ماوەی 80 ڕۆژ پاک نییە ئەو دایکە حەز دەکەم دکتۆر کامبڵ ڕوونی بکاتەوە چۆن ئافرەت لە دایکبوونی منداڵی کچدا ماوەی پاک نەبوونی زیاترە وەک کوڕ
هەروەها ئینجیل تاقیکردنەوەیەکی باشی هەیە بۆ ئەو ئافرەتانەی کە زینایان کردووە لە کتێبی ژمارەکاندا بەشی 5 دەقی 11 بۆ 13 بە کورتی دەڵێت کە کاهینەکە دەبێت ئاوی پیرۆز بەرێت و خۆڵی تێبکات و نەفرەتی لێ بکات کە ئەوە ئاوێکی پیسە. لە دوای ئەوەی نەفرەت دەکات لە ئاوەکە دەیدات بە ژنەکە گەر ئافرەتەکە زینای کردبێت ئەوە ناوسچی دەئاوسێت و نەفرینی لێ دەکرێت لە لای خەڵکەوە و ئەگەر ژنەکە زینای نەکردبوو ئەوە بە پاچی دەمێنێتەوە و هیچی لێ نایەت. ئەمە ڕێگایەکی ئاساییە بۆ ئەوەی بزانی ئافرەتێک زینای کردووە یان نا. لە ڕۆژگاری ئەمڕۆدا هەزاران کەیس هەیە لە دادگاکانی جیهاندا تەنها لەسەر ئەو ئەگەرەی کە کەسانێک بێبەڵگە تاوانی زینایان دراوەتە پاڵ لە ڕۆژنامەدا خوێندمەوە کە سەرۆکی ئەم وڵاتە ئەمریکا بن کلینتۆن 2 ساڵ لەمەوپێش لە کێشەیەکی وەهادا بوو. باشە بۆچی دادگاکانی ئەمریکا ئەم ڕێگەیان بەکار نەهێنا تا نەجاتیان بێ لەم هەموو کێشەیە چارەسەری بکەن؟ بۆچی بانکخوازە مەسیحیە بەناو بانگەکانی ئەم وڵاتە بەتایبەتی ئەوانەی لە بواری پزیشکیە شارەزان وەک دکتۆر کامبڵ ئاوی پیس بەکار ناهێنن تا سەرۆکەکەیان ڕزگار بکەن؟ بیرکاری یەکێکە لە ئەو بەشانەیکە لە زانستەوە نزیکە، بەهۆیەوە زۆر کێشە چارەسەر دەکرێت. هەزاران هەڵەی دژبەیەکی ژمێرەیی هەیە لە ئینجیلدا، تەنها چەند دانەیەکیان باز دەکەم. لە کتێبی ئیزرا دا بەشی 2 دەقی 1 وە کتێبی نهیمیا بەشی 7 دەقی 6 کە کاتێک خەڵک دەگەڕێنەوە لە کۆڕەوەکەیان لە بابل لیستێک ناو هاتووە کە ناوی ئەو خەڵکانەی تێدایە کە لە زیندانی دەگەڕێنەوە. لە کتێبی ئیزرادا بەشی 2 دەقی 2 بۆ 63دا و هەروەها لە نهیمیادا باسکراوە لە بەشی 7 دەقی 7 بۆ 56 لە ئەو لیستەدا ناوی خەڵک دراوە لەگەڵ ژمارەی ئەوانەی کە ڕزگاریان بووە بە شێوەیەک لەم 67 دەقەدا کە کەمتر نییە لە 90,000 ناوەکان وەک یەک هاتووە. بەڵام ژمارەکەی پاڵیان گۆڕاوە بەلایانی کەمەوە 90 هەڵەی بیرکاری تێدایە. لەو 67 دەقەدا کە کەمتر لە 90 هەڵەی لێ ناگریت و لە ئیزرادا باسکراوە لە بەشی 2 دەقی 64 کە هەموو ژمارەکان کۆکراوەتەوە کە دەکاتە 42360. بەڵام لە نهیمیادا بەشی 7 دەقی 66 ئەنجامەکە وەک یەکە، هەر 42360 کردووە. بەڵام گەر خۆت کۆی بکەیتەوە ژمارەکانی ئەم دەقانە وەک خۆم لە ماڵەوە کردومە، ئەگەر خۆت کۆکردنەوەی ژمارەکان بکەیت لە ئیزارادا ناگاتە 42360 بەڵکو دەگاتە 29880 و ئەگەر ئەوەی نهیمیا کۆ بکەیتەوە هەرچەندە ئەویش ناگاتە 42360 بەڵکو ئەو دەگاتە 310089. نووسری ئینجیل گەروای دابنێ خوایە ئەو لە کۆکردنەوە و لێک دەرکردنێکی بیرکاری ئاسان نازانێت کە کەسێک لە پلێکی ئاساییدا ئەزانێت چەندە کات ئەگەر ژمارەکان کۆکەیتەوە زۆر ئاسانە، بەڵام خوا بەخوایەتی خۆی نەیزانیوە بیکات. پەنا بەخوا ئەگەر وای دابنەی ئەوە کەلامی خوددا بێت. وا لە کتێبی ئیزرادا بەشی 2 دەقی 65 دەڵێت 200 گۆرانی بێژی پیا و ژن هەبوون. بەڵام لە نهیمیایەدا بەشی 7 دەقی 67 دەڵێت 245 گۆرانی بێژی ئافرەت و پیاو هەبوو. ئایا ژمارەی گۆرانی بێژە ژن و پیاوەکان 200 بوو یان 245 بوو؟ ئەمە هەڵەیەکی ڕوونی ژمێریاریە لە کتێبی پادشاکانی دووەمدا بەشی 24 دەقی 8 دەڵێت جیحواچین تەمەنی 80 ساڵ بوو کە دەسەڵاتی گرتە دەست لە قودس بۆ 3 مانگ و 10 ڕۆژ. لە کتێبی هەواڵی ڕۆژان دووەم بەشی 36 دەقی 9 دەڵێت جیحواچین تەمەنی 8 ساڵ بوو کە دەسەڵاتی گردە دەست و بۆ ماوەی 3 مانگ. ئایا جیحواچین تەمەنی 8 ساڵ بوو یان 80 ساڵ بوو کە دەسەڵاتی گرتە دەست؟ و ئایا 3 مانگ لە دەسەڵات بوو یان 3 مانگ و 10 ڕۆژ؟ لە کتێبی یەکەم پادشاکان بەشی 7 دەقی 26دا سولەیمان 2000 بەت وەک حەوز وایە ئاوی گەرمی تێدایە. هەیە لە هەواڵی ڕۆژانی دووەمدا بەشی 4 دەقی 5 سولەیمان 3000 بەتی هەیە. ئایا سولەیمان 2000 یان 3000 حەوزی هەبوو؟ وەڵامەکانی هەمووی بۆ دکتۆر کامبڵ بەجێ دەهێڵم، بەڵام ئەمانە هەمووی هەڵەی ژمێریاری ڕوون و ئاشکران لە کتێبی یەکەم پاشاکان بەشی 15 دەقی 33دا دەڵێت
بەعشای کوڕی ئەحیا لە 21 ساڵی پادشایەتی ئاسادا مرد. هەروەها لە دووەم هەواڵی ڕۆژاندا بەشی 16 دەقی یەک دەڵێت. بەعشا جودای داگیر کرد لە 36 ساڵی فەرمانڕەوایی ئاهسادا، چۆن بەعشا 10 ساڵ دوای مردنی توانی شوێن داگیر بکات. ئەمە هەڵەیەکی زانستیە. ئاسانکاری ئەەکەم تا ویلیام کامبڵ وەڵامم بداتەوە دواتر، بۆیە ئێستا بە کورتی هەمووی ئەڵێمەوە. یەکەم، ئایا لە دروستبوونی گەردوون ڕۆژ مانای ماوەی درێژ بوو یان 24 کاتژمێری بوو؟ دووەم، ئایا ڕووناچی لە پێش سەرچاوەی ڕووناچیەکەوە بوو؟ سێیەم، ئایا ڕۆژ هاتەبوون پێش گەردوون؟ چوارەم، زەوی پێش خۆر دروست بووە؟ پێنجەم، ڕووەکەکان پێش خۆر هاتوونەتە بوون؟ شەشەم، مانگ ڕووناچی خۆیەتی؟ حوتەم، زەوی لەناو ئەچێت یان تا هەتایە ئەمێنێتەوە؟ هەشتەم، ئایا زەوی کۆڵەگەی هەیە و ڕاگیراوە بە عامود؟ نۆیەم، ئایا ئاسمان کۆڵەگەی هەیە؟ دەیەم، خواوتی ئەتوانن هەموو ڕووەکەکانی سەرزەوی بخۆن، هەمووی شیاوە بۆ خواردن بە ژەهراویەکانیشەوە؟ یازدەیەم، تاقیکردنەوەی ناسینەوەی مەسیحی ڕاستەقینەی مەرقا بەشی 16 دەقی 17. دوازدەهەم، ئافرەت بە پاچی نامێنێتەوە و دوو ئەوەنەی سوور لە دوای بوونی منداڵی کچ وەک لە کوڕ. سێزدەهەم، بەکارهێنانی خوێن بۆ پاکردنەوەی ماڵ لە پەتای گەڕی. چواردەهەم، چۆن هەڵسەنگاندن دەکەیت بۆ ناسینەوەی ئافرەتی زیناکەر بە ئاوی پیس. خاڵی پازدەهەم، 18 هەڵەی ژمێریاری دژیەک لە کەمتر لە 6 دەقی نێوان ئیزارا بەشی 2 نیهیمیا بەشی 7. شازدەهەم، دەرەنجامی کۆکراوەی هەردوو بەشەکە هەڵە کۆکراوەتەوە. حەڤدەهەم، ئایا 200 ژن و پیاوی گۆرانی بێژ هەیە یان 245؟ هەژدەهەم، ئایا جوحواچین 8 ساڵ بوو کە دەسەڵاتی گرتە دەست یان 80 ساڵ بوو؟ نۆزدەهەم، ئایا 3 مانگ لە دەسەڵاتا بوو یان 3 مانگ و 10 ڕۆژ؟ بیستەم، ئایا سولەیمان 2000 حەوزی هەبوو یان 3000؟ 21، بەعشا چۆن توانی 10 ساڵ دوای مردنی جودا داگیر بکات؟ 22، ئایا خوددا پەلکە زێڕینەی دروست کرد لە ئاسمانە وەک بەڵێنێک کە ئیتر لافاو لە زەویدا ڕوونەداتەوە؟ من تەنها 22 هەڵەی زانستیم هێناوە لە سەدان هەڵە و داواکارم لە دکتۆر کامبڵ کە وەڵامم بداتەوە بە بێگرنجیدان بە شێوازی وەڵامدانەوە بە مەرجێ منطقی بێت. ئێمە باوەڕمان وایە کە ئینجیل بۆ پێغەمبەر عیسا عەلەیهی سەلام دابەزیوە، بەڵام ئەمەی ئێوە ئینجیل نییە و ڕەنگە هەندێک قسەی خودای تێدا بێت، بەڵام هەڵە زانستیەکانی ناوی هی خوددا نییە. حەز دەکەم با چەند ئاەتێک لە قورئان کۆتایی پێبێنم بە قسەکانم. لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 79 الله سبحانه وتعالى دەفەرمێ: فويل للذين يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا فويل لهم مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون. واتا هاوار بۆ ئەو کەسانەی با دەستی خۆیان کتێب دەنووسن دەیدەنە پاڵ ئەڵڵا بۆ ئەوەی سامانێکیان دەستکەوێت، هاوار بۆ ئەوەی دەستیان نووسیوێتی و پەیدایان کردووە و لە کۆتاییدا سوپاس بۆ پەروەردیگاری جیهانیان. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات.